خەڵکی تێکۆشەر و ئازادی خوازی کوردستان. ڕژیمی کۆماری ئیسلامی بە تەمایە گاڵتەجارێک بە ناوی هەڵبژاردننی نێونەرانی مەجلسی شۆڕای ئیسلامی و نێونەرانی شۆڕای زانانی ڕێبەری بەڕێوەبەرێت. ئەم گاڵتەجارە لە حاڵێکدا بەڕێوە دەچێت کە پێگە و نفوزی کۆمەڵایەتی ڕژیم لە نزیمترین ئاستی هەموو تەمەنی پڕ لە نەهامەتی و جەنایەتی ئەو دەسەڵاتەدایە لە کوردستان و بۆ دانیشتوانی کۆمەلگای ئێران. ئاستی نرخی جراوی ئێران زۆر دابەزیوە، ئابوووریەکەی بە تەواوەتی داتەپیوە و لە باری سیاسیەوە لە دنیادا خراوەتە پەراوێزەوە. لە نێو خۆدا گوشارەکانی بزوتنەوەی کرێکاری و باقی بزوتنەوە جەماوەریەکانی تر و بزوتنەوەی شۆڕشگێڕانەی خەڵکی کوردستان و لەگەڵ ئەوانەشدا ئاخێزێکی شۆڕشگێڕانە ساڵ و نیوێکە بەرۆکی گرتووە و ڕۆژ لە ڕۆژ زیاتر لە هەڵدێری نەمان نزیکتری دەکەنەوە. بۆ داپۆشینی ئەو قەیرانانەی باسکران، ڕژیم دەیەوێت بە هەر شێوەیەک بووە ژمارەیەک لە خەڵکی ئێران بە گشتی و کوردستان بە تایبەتی بکێشێتە بەردەم سندوقەکانی دەنگدان تا بتوانێت ڕووبەڕای گشتی خەڵکی دنیا تەبلیغاتێکی پێ بکات و بڵێت کە ئێستاش پێگەی جەماوەری ماوە. ئێوە بە بایکۆتکردنی هەمەلایەنە و بە چۆڵی هێشتنەوەی بەردەم سندوقەکانی دەنگدان ئەو دەرفەتەی لێ بستێن و زیاتر لە ڕابردوو ڕسوا و بێئەتباری بکەن. سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان باش. زۆر خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی ڕاستەوخۆوە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە هاتوومەتەوە خزمەتان. ئەمڕۆ پێنجشەممە دەی مانگی ڕەشەمەی 1402 هەتاویە. خەڵکی کوردستان بە نەچوون بۆ سەر سندوقەکانی دەنگدان ڕۆژی 11 ڕەشەمە دەکەنە دیمەنێکی شکۆداری دیکە لە بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستاندا. ئاگادارن بڕیارە بەیانی 11 ڕەشەمە یەکێک لە بێڕەونەقترین شانۆی هەڵبژاردنەکانی ڕژیمی دەسەڵاتدار لە ئێران بەڕێوە بچێت. هەر لێستاوە هەموو ئاماژەکان بەیانگەری ئەوەن ئەوەی کە لە کۆماری ئیسلامیدا بە هەڵبژاردن ناو دەبرێت ئەم جاریان لەگەڵ یەکێک لە بەربڵاوترین و بێوێنەترین بایکۆت لە ماوەی تەمەنی 44 ساڵەی ئەم ڕژیمەدا بەرەوڕوو دەبێتەوە. ئەم جاریان نەک هەر ڕێکخراوە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆنی ڕژیم بەڵکو و گروپە جۆراوجۆرەکانی خەڵکی ناڕازی لە بوارە کۆمەڵایەتیەکانی وەک خانەنشینان، کرێکاران، وەکو مامۆستایان، خوێندکاران، ماڵخوراوەکان و هیتر بە دەنگی بەرز و بێباکانە دروشمی ئێمە دەنگ نادەین دەڵێنەوە. هەڵوێستی خەڵکی ناڕازی لەم دیمەنانەدا تەنیا بریتی نییە لە بایکۆتکردنی هەڵبژاردن، بەڵکو شەرمەزارکردنی بەشداریکردن لەم نمایشە گاڵتە جارانەیە. نمایشی هەڵبژاردنەکانی ئێستا ڕسواییەکی هێندە بەرچاوە کە تەنانەت ڕفۆربخوازەکانیش کە بەردەوام بەشێک بوون لەو لایەنانەی کە بە گەرمی بۆی تێکۆشاون بەهۆی ڕەتکرانەوەی سەلاحەتەکەیان لەلایەن شۆڕای نیگهبان و تەنانەت هێندێک لە نزیکترین بازنەکانی حکوومەتی کە تا دوێنێ لە مۆرە گرنگەکانی ڕژیم بوون و ئێستا کەوتونەتە بەر لێشاوی نوێترین پاکتاوکردن و دوورخرانەوە بەکردەوە و ناڕاستەوخۆ بایکۆتی هەڵبژاردنیان ڕاگەیاندووە. ئازیزان، پرسی ئەو شەومان بایکۆتی یەکگرتوانەی گاڵتەجاری بە ناو هەڵبژاردننی بەیانی جومعە 11 ڕەشەمەیە. ئێمە ئەم شەو چەند میوانی بەڕێزمان دەبێت کە لەسەر ئەم پرسە قسە و باس دەکەین. ئێوەی ئازیزیش دەتوانن لە ڕێگای واتساپەوە بەو ژمارە تەلەفۆنی کە لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکەتاندا هەیە دەتوانن ڕاوبۆچوون پامی خۆتان بنێن و ئەگەر پرسیارێکیش بێ لەگەڵ میوانانی ئازیز دەخینە بەر باس و لێکۆڵینەوە. هەر ئێستا دەچینە لای بەڕێز خاتوو ئامینە کاکەباوە، پەرلەمانتاری پێشووی وڵاتی سوئێد و هەڵسوڕاوی سیاسی. ئەم کاتت باش هاوڕێ ئامینە، زۆر سپاس بۆی کە لە بەرنامەی ڕاستەوخۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵی ئەم شەودا بەشدار بوو. بێڕێ سپاس و ڕێز و سڵاویش بۆ ئێوە و کارکونانی تێوێ کۆمەڵە و هەموو بیسەران و بینەرانی ئەم بەرنامەیە. ئێوارێتان باش. زۆر سپاس، بەخێر بیت هاوڕێ ئامینە. هاوڕێ ئامینە بن پێم باشە لێرەوە ئێوە بەڕێستان وەکو ژنێک وەکو پەنابەرێکیش کە چوون بۆ وڵاتی سوئێد چوونە ناو پارلەمانیشەوە،
پێم خۆشە بزانین هەڵبژاردن لە ناو سیستمی دموکراتیک وەک وڵاتانی ئیسکاندیناوی چ جیاوازیەکیان لەگەڵ ئەم انتخاباتی نمایشەی کۆماری ئیسلامی هەیە هەم بۆ ئێمە هەم بۆ بینەرانی باسکەی و وردبینەوە لەسەر ئەمە. بەڵێ پێشەکەی پرسیارەکە دەمەوێ بە هەموو خەڵکی کوردستان و ئێران بە هەموو ئەو لاوانە بە هەموو ئەو ژن و کچانە کە لە شۆڕشی ژنژیان ئازادی لە شۆڕشی ئازادی کوردستان و بۆ مافی مرۆڤ و یەکسانی خەباتیان کردووە کەسوکاریان کە ئێمەین خەباتمان کردووە لە دەهەهایە ئەوە ئینتخابات نییە و نمایشە هەر ئاماژەتان پێدا ئەو نمایشێکی فەرمیە ئەگەر 1000 دانە ڕێی بدەی و نەدەی ئەو ڕژیمە خۆیدا سەپاندووە بەسەر خەڵکە جا بۆیە هەر کەسێک بڕاتە پای سندوقی ڕێی بۆ جمهوری ئیسلامی یانی ئەوەیە کە واقعاً خۆی خەڵەتاندووە دەزانم شاید فشار و ئەوانەش ببێت لەسەر خەڵک ئەوەی کارێکە ئەوەی حقوق بژیرەوەی ئەوەی دەزانم نانیە دەوێت بۆ ماڵی بۆ مناڵی بۆ ژیانی بەڵام بەڕاستی گرنگ ئەوەیە کە هیچ وەخت حەقانیەت نەدەن بە ڕژیمێکی کە کۆنە پەرستی ئیسلامی کە بۆی فەرق ناکە ڕێی پێ بدرێ و نەدێ ئەو بە زۆر خۆیدا سەپاندووە بۆ سەر خەڵکەدا بەڵام با بچینە سەرەوەی کە انتخابات یعنی انتخاباتێک کە دیارە لە من خۆم وەکو ئینسانێکی سۆسیالیست عەقیدەم بەوەیە باوەڕم بەوەیە کە انتخابات دەبێ مستەقیم خەڵک بچێت منتەخەبی خۆی یا نوێنەرەکانی خۆی هەڵبژێرێ دیارە لە ئێران ئەوە نییە لە وڵاتانی دموکراتیکی وەکو سوئێد مەسەرەن کە من لێرە بووم 3 دەوری پارلەمان و نیو 3 دەور و نیو ینی 14 ساڵ و نیو من لە پارلەمان بووم ئەوەیە تۆ دەبێ خۆش ناتوانانی پێشنهاد بدەیت کە بڵێ من خۆم هەڵەبژێرم ینی لە وڵاتانە ئەوەیە کە تۆ لە حیزبێکە یا لە ڕێکخراوەیەکدای ئەو ڕێکخراوە دەبێ ئەتۆ کاندیدکە ئەگە وەختی چوە کاندیداتۆرەوە دوایەوە یەک کۆنگرەیە یا کۆنفرانسێکی ڕسمی تۆ هەڵەبژێرێ و دەبێت تۆ بڕیار بدەی وەکو نەمایەندە کە چ پرۆگرام و چ بەرنمەیەکە تێ بە چه ئایدۆلۆژی و ئارمانێکەوە تۆ حازری نەمایەندەی خەڵک بی یعنی هیچ نەمایەندەکی حیزبەکەت کە هەڵت دەبژێرێ ئەو کەسانەوەری خۆشت دەبێ بە خەڵک بڵێ چۆزانم بەڵێن بدەی کە ئەرێ من ئینسانێکی ئاوام مەسەلەن من بخۆم کە هەمووی لە سوئێد من دەناسن کە بە کەسێک ناسراوم کە مدافعی حقوقی ئینسان حتا ئەوەی کە مخالفی ئایدۆلۆژیشمە کە مۆدەراتەکانە کە سنتەرە کە لیبراڵەکانە بەڵام ڕێزیانەوە دیان هەمیشە ئێستاش دەڵێن بە قەتار هاتم ئێستا لە منتەقەی یەتۆبۆریم بۆ جەلسەیە کاتم هەرایسە گەیشتمە بەرەوە جا لەوێ دووسێدانە کەسم دی لە هەموو حیزبەکان کە پارلەمانی سوێدن کە لە واقعا هاوکاری من بوون هەموو هاتن باوەشیان پیاکردم سڵاویان لێکردم هەتا ئەوەی کە زۆر ڕاستیشە دەڵێن بۆی کە دەنگی تۆنی ئامینە لە پارلەمان بێدەنگ و ئەوەیە پێمان ناخۆشە جێگە دیارە بە خااترەوەی دەزانن مخالیفەکەنیشت کە تۆ دەبێ نەمایەندەی خەڵک بی تۆ دەبێت شتێکت پێبێ بۆ ئاڵوگۆڕ لە ژیانی خەڵکە لە کوردستانە تۆ دەست پێ بکەین چه ئاڵوگۆڕێک جمهوری ئیسلامی لە توولی ئەم 45 ساڵەی عمری ڕژیمی لە خوێنخۆری و لە ئیعدام و لە ڕەشەکوژی و ئینسانەکانێکە ئەوەی کە ئینسانی ئازادی خوازە لە زیندانەکانان ئەوەی کە ئینسانێکە کە دەیەوی دموکراسی ببێ لە دەرەوەی وڵاتە لە هەندەرانە یا لە زیندانەکانە یا ئەوەی ئیعدام کراوە دڵی کەم دایک ماوە نەسووتێ باوک برا خوشک مناڵ باوکی دایکی لە ڕەفاندراوە تەواوی ئەوانە کوردستان لە بیری ناچێ شەڕی 24 سعاتەی شاری سنە و مەریوان لە بیری ناچێ سەقز و چوزانم بۆکان لە بیری ناچێت کە پارەکە 2 ساڵ بەرلەوە یا ساڵ و نیوێک بەرلەوە تقریبن لە شۆڕشی ژنژیان ئازادی چیان نەکرد ئێستاش کە ئیعدامەکانەکرێ زیاتر لە کوور دەکەن زیاتر ئیعدامی کوور دەکەن و ئیعدامی بەلوچی دەکەن هی ئەقلیەتەکانەکەن ینی ئەوەیە کە تۆ من وەکو یەک ئەندام پارلەمان لە ئەم وڵاتە تەواوی ئەم شتانم دەهێنا باسمە کرد دەمهێنا دەمگوت ئەرێ
دموکراسی و ئێران بۆ سوێدیش ڕەتی هەیە چونکە 100,000 کوردی لە سوێدە کە هەمووشی ئێرانی نەبن 100,000 ئێرانی لە سوێدا کە من ناتوانم دەنگی ئەوانیش نەبم ینی لە وڵاتێکی دموکراتیکا کە تۆ ئینتخابەکەی کەسێک دەچێتە پارلەمان دەبێ دەنگی واقعی ئینسانەکان بێ دەنگی واقعی چارەسەری کێشەکانی ئەوان بێت لە کوردستان ئەو پەیوەندیانە زۆر باشە پێمان باشە باسی بکەی ئەو پەیوەندی ئێوەکو پارلەمانتارێک لەگەڵ خەڵک و لەگەڵ خودی حکوومەت چۆن بوو یا خەڵک چۆن لێپرسینەوەی لەگەڵ نێونەری خۆیان دەکرد کە نردبوویان بۆ پارلەمان بەڵێ لێرەکانە ئازادەکە لەوەدایە ئەوەڵەن کە وەختێک لایحەیەک پێشنەهات دەکرێت لێرە چونکە خەڵکی یەکگرتووە ئەکسەری خەڵک ڕێکخراوەی هەیە مەسەلەن ڕێکخراوەی جوانان ڕێکخراوەی محیتی زیست ڕێکخراوەی ژینگە ڕێکخراوەی ئەوەی کە حتا بۆ سەگ پاراسن بۆ پشیلە پاراسن بۆ هەموو نەوع زیندەوەرێک بۆ ئیش بۆ زیندەوەران و بۆ باشکردنی ژیانی ئینسان لێرە ڕێکخراوە هەیە هەمووی بەیەکەوە نامەیان دەنار ئیمەیلیان دەنار پێت دەڵێن ئەوەی سمونیە دەڵێن بێستە من نەماون دەڵێن جێگەکەت خاڵیە لەبەر ئەوەی کە خۆ لێرەش بە ئەوە بێژم دیارە لەگەڵ ئێران قەن ناتوانانی مقایسەیەکی کە لە وڵات ڕاستەکەی پارتی یا ئەندام پارلەمانی ئەم وڵاتە ناتوانانی لەگەڵ ئەو فاشیست ئیسلامی ڕژیمەی ئێران مقایسێکی چونکە لێرە تۆ هەڵت دەبژێرن حتا ڕاستەکانیش هەڵت دەبژێرن خەڵک هەڵت دەبژێرێ نک حکوومەت لە لای ئێمە لە ئێران لە ڕۆژهەڵاتی ناوین بە ئەکسەریەتی وڵاتەکان حکوومەتە خامنەیە لە ئێران تەعینیەکە چێ دەبێ عزوی ببێت لەوێ خۆتۆ وەکو کوردێک کە تۆ بەڵێن نەدەی بەو جمهوری ئیسلامی خۆ حەقن نییە وەکو ژنێک بۆ تۆ بەڕسمێتن نازانن چونکە فەرقەکەی بێحەد زۆرە مەبەستم ئەوەیە کە بینی لێرە مقایسێکی بەڵام لێرە دەبێت جوابگوبی کە دەڕۆی دەڵێ من بەڵێن نەدەم خەڵک ئاوی پاکی ببێ مەسەلەن بیمارستان و چوزانم باخچەی مناڵان دروستکە چوزانم لە کلاسەکانی مەکتب مەدرسە کە مناڵ 20 نەفەر بێ لە جێ ئەوەی 40 نەفەر بێ لە کلاسێکدا کە مامۆسایەک بتوانێت پێیان ڕابگە تەواوی ئەوانە لە دم و ددانتەوە ینی لەم وڵاتانە مەسەلەن مەسلەی ددان و بیمارستان و خانەی پیران و تای ئەوانە گەلێ مهمە چونکە لە دموکراسی لە حتا فەقیربوون لە دمی ئینسانەکاندا کە ددانەکانت باشن نەکەوتون پیسن خراپن لەوەوە فەقیری و هەژاری و دەوڵەمەنی لەم وڵاتانە نیشانیەدا تۆ بێ سیاسەتێکت بێ کە بۆ ئەوەی هەموو خەڵک لە دم و ددانەکەیدا جیاوازی نەبینە جا بزانە مەبەستم ئەوەیە کە لێرە سیاست قلم بۆ پلومبە نییە کە وەکو لای خۆمان دەبێت قسەی زلزل بکەی و بەڵێ بکەی لێرە دەبێت لە وڵاتی دموکراتیکە مەبەستم ئەوەیە کە دەبێت تۆ نمایندەی واقعی خەڵک بی لە ئێران شتێکی فرمیە شتێکە کە ئەو خەڵکەی خەڵەتاندووە دیارە خەڵکی ئازادی خواست ڕێینادا و هیواداریشم لە تەواوی من خەڵکی کوردستان ئێران هەر کەسێک گوێگرێ بۆ سەدایە من ئەو حیز وەخت حاضر نەبێ بچێتە پای سندوقی ڕژیمی خوێنمش یعنی ئەو ڕژیمە ڕژیمێک نییە بۆ هیچ خەڵکێک حتا بۆ بەشی لیبراڵەکەی ئێرانیش حتا ئەوە خامنەی بۆ خۆی لە کلاسی دانشگا کە تەبلیغەکە گوایە بۆ دانیشتجووەکان خۆشی باوەڕی بەخۆی نییە خۆشی دەزانێت کە خەڵک دەنگی پێنادا بەڵام دەزانێت کە وای داڕشتەوە کە خۆی مانەوەی هەیە هەتا مردن ئەمە ئینتخابات نییە ئەمە شتێکی فرمیە کە لە وڵاتانی دنیا بەداخەوە ئاوایە یاستەکانە دموکراسی وای نەکەن کە ئینتخابات بێ لە ئینتخاباتدا خەڵک ڕێیت پێ بداجا ئەو ڕێیانە چۆن ئەدرێ و ئەم ئینسانانە چۆن هەڵەبژێن ئەو سیستمی ڕێیدانی ئەو وڵاتە چۆنە باسی لێ ناکەن خەڵکی ئێران کە خۆیان لە دڵی ئەو جەرگی ئەوێدان چەند جار مەسەلەن عزوی پارلەمانیان هاتووە لە کومونەکەیان چوزانم لە مەنتەقەکەیان لە مزگەوتەکەیان لە شوێنی گەڕەکەکەیان هاتووە قسە بکا بۆیان چەند پرسیاری ئەوانی بردووە لە پارلەمان باسی بکات کە لەسەر ئەم مەسەلانەی کە من زۆر بەدیهی و بەسیت و چوزانم سادەکە واقعاً بە ژیانی ئینسان ڕەبتی هەیە بێ باسیکە
هیچی ئەوانیان نەکردووە تا ئیسا دی بۆ ئێستا دەیکەن 25 ساڵ نەیکردوو بۆ ئێستا دەیکە نایکات چونکە ڕژیمی کۆماری ئیسلامی کاری بە ژیانی خەڵک نییە کاری بە قودرەت و مانەوەی خۆیەتی ژیانی خەڵکی خەت بۆ مهم نەبووە ئەگەر بۆی مهم بواە ئەم هەموو خوێن ڕێژیە نەدەکرا ئەم هەموو زیندانی سیاسیە ئەو هەموو ئیعدام و کوشتنە ئەو هەموو لاوە کە ئێستا لە زیندانی جمهوری ئیسلامیدایە ئەو هەموو ئیعدامانە کردرا ئێستاش دەکردرێ ئەگەر ڕفتین ئەگەر مهم وایە بۆ ئەو عزوی پارلەمانانە یا بۆ نەمایەندەی مەجلیسی پێدەڵن لە لای خۆمان ئەوان دەهات بەریان بەوە دەگرت دەهاتن سترێکیان دەکرد دەهاتن وەکو لە کوردستان چۆن مان دەگرن دەیان کرد ئێمە مان نەگرین ئێمە ئیجازە نادەین یەک نەفەری دیکە ئیعدام بکەن بەڵام ئەوانیش دەستکردی ئەو ڕژیمن بەداخەوە. زۆر باشە هاوڕێ ئەمینە ئێوە کە پێشتر هەم نێونەری نێورەوە پارلەمانتاری وڵاتی سوێد بوون نێونەرێکی ڕاستەقینەی خەڵک دەبێت پێناسە و تایبەتمەندیەکی بێ دیارە بۆ هەمووشمان ئاشکرایە نێونەری ینی ئەگەر ئەوانی کە نێونەری خامنەی و سوپان ناتوانن نێونەری ڕاستەقینەی خەڵک بن ئێوە پێناسەیەک و تایبەتمەندی نێونەری ڕاستەقینەی خەڵک چۆنەکەن؟ من پێم وە بێ بەداخێکی زۆرەوە ئەوە ژەڵم شاید ئینسانێکی زۆر دروست و حەسابیش ببێ لە ئێران کە بیەوێ ببێ بە سیاست مەدار بەڵام بەداخێکی زۆرەوە لە ئێران لە سەرتاسەری ئێران مەبەستمە ناتوانێت لە تاحتی لە ژێر ڕژیم کۆماری ئیسلامی خامنەیی کە دەستیان خوێناویە بە خوێنی مردم بە خوێنی خەڵک ناتوانێت نەمایەندەی واقعی هیچ خەڵکێکی ئێران ببێت و حتا محیتی زیست و ژینگە و حیواناتی ژنەبێ چونکە هەموو کەسێک هەموو زیندەوەرێک دەناڵێنێ بە غەیرەز ئەوانەی کە لە کۆماری ئیسلامی خۆیان حقوق بگیرن حتا شاید ڕفێق و کەسوکاری ئەوانیش چوزانم بەدەستی ئەوان ژیانی دەستدا بێ ئەدام کرابێ یانی مەبەستم ئەوەیە کەسێک کە دەتوانێت نەمایەندەی خەڵک بێ کە لە وڵاتێکی لە شوێنێکی دموکراتیک کە خەڵک بێت هەڵی بژێرێ کە ئەو ئینسانە زۆرتر ئاماژەم پێدا ئەو کەسەکە منتەخەبی خەڵکە بێتە ناو خەڵک پرۆگرامی خۆی باس بکات بێت بڵێ من چکارم لازم ناکاتەوە پرۆفسۆری چوزانم ماڵ پادەکەیەوە چوزانم ڕەنجبەری ئەوانە فەرق ناکە بۆ ئەمنێکی کە سوسیالیستم بۆ مهم نییە کە تۆ چ شەهادەیەکت هەیە چ مقامێکت هەیە بۆ من مهمە چی ئینسانێکی و چ ئایدۆلۆژی و لە بیر و باوەڕ و لە چ سیستمێکیشدا ئەتۆ منتەخەبەکەت چێ حیزبەکەت هەیە ئەوانێکی انتخاب دەبن کۆماری ئیسلامی خۆ کۆماری ئیسلامی دەوڵەتە یعنی لە ئێران دەوڵەتە سیستمە قەزاییە پاسدارانە تەواوی خوێن مژن تەواوی بە هەمویانەوە خوێن مژن خۆ یەکدانە کەسی نییە کە بڵێ ئەم حیزبیان زووتر ئەمە خۆڵیان لە چاوی خەڵگە کرد ئەمە باندی سەوسەیە و ئەوە نازانم ڕفۆرمیستەیە و چیان کرد ئەگەر خراپتریان نەکرد بێت چاکتریان نەکرد ئەوانیش یعنی مەبەستم ئەوەیە واقعەن ئێستا خەڵک نابێ بڕوا بۆ دەنگدان ینی نە بە دەنگدان بدا چونکە کەس نییە کە مخاتب بێ کە منتەخب بێ ینی کەس نیە خەڵک بێت کەس دەنگی ئەو خەڵکە نییە دەنگی ئازادی خواز نییە دەنگی حتا لیبرالیش نییە یعنی تۆ لە وڵاتە دەتوانی لەگەڵ مۆدراتەکان و لەگەڵ لیبراڵەکان لەسەر قانونی ئەساسی کە مافی مرۆڤە کە کۆنڤانسیۆنی بینەلملەلی جیهان کە لەوێ مافەکان ئەپارێزێ مافی ژنان و لاوان و چوزانم ئینسانەکان و حتا سەگ و مریشک و پشیلە دەپارێزێ خۆ لە لای ئێمە مافی ئینسان ئەسڵەن هیچ چی ئەپارێزن ئەوانە یعنی مەبەستم ئەوەیە بۆ یەگەر لە وڵاتێکی ئوروپایی بی دەتوانیت لەگەڵ لیبراڵێکیش دەنگ بدەی بڵێ ناکە بەزنیە ئەمانە قانونی ئەساسیەکەی لەسەر ئاستی مافی مرۆڤە لە وڵاتی ئێران لەسەر خوێنمژی و کوشتن و بڕین و برسیەتیە تۆ بزانە چەندە خەڵک دێتە شەقامەکان بۆ ئەوەی نانی دەوێ ئەوانەی کە بازنشەست بوون حقوقەکەیان نادێنێ بازنشەستەکەشیان پێ نادەن یعنی ئەو ڕژیمە ڕژیمی خەڵک نییە ڕژیمی فقط خۆیەتی و هی خوێنمژانی کە لەگەڵ خۆیەتی. زۆر باشە هاوڕێ ئەمینە
لە کۆتاییدا زۆر بە کورتی پامە ڕوو بە کۆمەڵانی خەڵک تایبەتەن ژنان بۆی کە بەیانی ئەم نمایشی هەڵبژاردنە بەڕێوە دەچێت چییە؟ هەروەک پێشەکیش ئاماژەم پێدا من پێم وا بێ لە خەڵکی کوردستان بە تایبەت ژنان و لاوان کە ئەوانیش بوون شۆڕشی ژنژیان ئازادی دوای مەرگی ژینا دوای کوشتنی ڕژیم کە ژینای کوشت لەسەر قژی لەسەر لەچکەیەک ئەوان نابێ ئەوانە لەبیر بکەن ئەوان هەند دەخوێن ڕژا لە بۆکانەوە هەتاوەکو سەردەشت و خانێ و هەتا مەهاباد و سنە و دیواندەرە و سەقز و هەموو شارەکانی ئێران و کوردستان ئێمە نابێ ئەوانەمان لەبیر بچێتەوە ئێمە نابێ ئەومان لەبیر بچێتەوە کە سەدان هەزار جوان ملیۆنها جوان و ژنانی کچانی ئێران ئارەزویان ئەوەیە کە بە دڵی خۆیان ژیانی خۆیان هەڵبێرن کار بکەن لیباس بەرەکەن چنە و عەلیباسێ قژیاندا پۆشنیانە هیچ ئازادی نەفەردی نەتاکەیە و ئازادی ئینسانیەت نییە و نابێ بچنە پای ئەم نمایشەی جمهوری ئیسلامی کە فقط فەرمایشیە ئەم ڕێیدانە کە هیچ ڕەبتی بە ئینتخابات و بە ڕسم و ڕسومی هیچ نەوع دێموکراسیەک نییە و نابێ خەڵک بچێ ڕێی بدا ئەوە پەیامی منە بۆ خەڵکی شۆڕژگێری کوردستان بۆ هەموو خەڵکانێک لازم ناکە هەموو خەڵکێک وەک من فکر کاتەوە میلیۆنها خەڵکێشاد وەک من فکر نکاتەوە وەلێ بە جمهوری ئیسلامی ناڕازیە ئاعترازی هەیە پێی وە نەچێت دەنگ بدا بۆەوەی هیچ وەقت لە کوردستان ڕژیمی کۆماری ئیسلامی حەقانیەت بەخۆی نەدا. زۆر زۆر سپاس زۆر زۆر سپاس بۆ هاوڕێ ئامینە کاکەباوە پارلەمانتاری پێشووی وڵاتی سوێد و هەڵسوڕاوی سیاسی سپاس و بەشاریتان. سپاس بۆ ئێوەش هەر بژین. زۆر سپاس. بەڵێ ئازیزان هاوڕێیانمان لە ئەوتاق فەرمان تراکتێکیان ئامادە کردووە ئەم تراکتە ببینن دواتر دێن دەچینە لای میانی بەڕێزمان.
بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕێنی تاق فەرمان. پامێکمان لە شاری بۆکانەوە باتووە، بەڵام من بەڕێزە خۆی نەناسان دەنووسێتی بە گوێرەی هەڵێک کە هەر ئێستا بەدەست ئێمەش گەشتووە و ئێمەش نردومانە بۆیەوە، بەرپرسان و ئەشکەنجەگەران و زیندانوانان زیندانیەکانی ناوگرت و خانەی شاری بۆکانیان خسۆتە ژێر زەخت و گوشار بۆ ئەوەی ناچاریان بکەن لەگەڵ تەجاری هەڵبژارنەکانی مەجلیسی ڕژیمدا بەشداری بکەن و دەنگ بدەن. بە پێی ئەو حواڵە لەو ڕۆ کە بەرپرسانی ڕژیم هەستیان بەو ڕاستیە کردووە کە نمایشی هەڵبژارنەکانی ئەم دەورەیە لەگەڵ بایکۆتی بەربڵاو و سەرتاسەری خەڵکی کوردستان بەرەو ڕوو دەبێتەوە، ماوەیە کە بەرپرسانی زیندانەکان و لەوانە زیندانی شاری بۆکان هەڕەشە لە زیندانیەکان دەکەن کە ئەگەر دەنگ نەدەن لە مافی مەرەخەسی پەیوەندیکردن و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان بۆ تەنانەت ئیمکاناتی دەرمانی پزیشکی بێبەش دەکرێن. ئەوە لە کاتێکدا کە گاڵتەجاری 12مین خولی هەڵبژارنەکانی ڕژیم لەسەر تاسەری ئێران بەگشتی و لە کوردستان بە تایبەتی لەگەڵ بایکوت و گرنگی پێنەدانی خەڵک بەڕوو بۆتەوە سەرجەم هەڵەکانی ڕژیمیان بە بازارگەرمی ئەو نمایشە گاڵتەجارانەیە لەگەڵ شکست بەڕوو کردێتەوە. زۆر سپاس بەو بەڕێزە کە لە شاری بۆکانەوە هەواڵی پێداوین، سپاسی دەکەین. پێوا بە ئێستاش هاوڕانی و تاقفەرمان منیان ئاگادار کردوێتەوە بەڕێز هاوڕێی خۆشەویستمان کاک بەهمەن ئەلیار، هەڵسوراوی سیاسی و پێشمەرگەی لە مێژینەی کۆمەڵە لەگەڵماندایە. کاک بەهمەنم کاتت باش، زۆر سپاس بۆی کە بەشدار بوون لە بەرنامەیەدا. ڕێیانی عەزیزی میوانی و بەرنامەی وهڕا بۆ بینەران و بیسەرانی و بەرنامەیەش زۆر زۆر سپاس، بەخێر بیت. کاک بەهمەن با لێرەوە دەست پێ بکەین. خۆتان ئاگادارن و بەیانی ئەم گاڵتەجاری هەڵبژارنە بەڕێوە دەچێت. با ئێمە ئەلێرە و پرسیارەکەمان دەست پێ بکەین، یەکەمین هەڵبژاردننی دوای بزوتنەوەی ژینا ئێوە چۆنی دەبینن و چۆنی هەڵدەسەنگێنن؟ لە ڕاستیدا و هەڵبژارنەش بڵێک وەک هەڵبژارنەکانی جاران دەچێت. خەڵکی کورد لە تەواوی توولی 45 ساڵی تەمەنی جەمهوری ئیسلامیدا هەمیشە نای بە جەمهوری ئیسلامی کوت و هەڵبژارنەکانی جەمهوری ئیسلامی تەحریم کردووە. بۆ معنایە فەرقێکی وا بۆ خەڵکی کورد ناکە، بەڵام بە معنایەک پێ دەتوانێت بازە تەوەقعاتێکی هەبێ بۆ ئەو هەڵبژاردنە لە خەڵکی کورد. لە شۆڕشی ژینادا خەڵکی ئێران، خەڵکی کورد و ئێترازاتی خەڵکی کورد و خۆراگری بەردەوام و چەندی ساڵەی خەڵکی کوردیان کردە سەرمەشق بوو ئولگۆیەک بۆ خەبات و مبارزاتی خۆیان و بەڕسمی و عەلەنی ڕایاندەگەیان کە پێیان خۆش بوو کە کوردستان بێتە چەشم و چراغی ئێران، چاوچرای خەڵکی ئێران. ئەوە تەوەقعێکە کە لەلایەکەوە جێی شانازی بۆ خەڵکی کورد کە توانیوێتی و ئاستە لە خۆراگری و قارەمانەتیە لە خۆی نیشان بداوە، لەلایەکی دیکەوەڵتە ئەرکش دەخاتە سەرشانی خەڵکی کورد کە ئەرکەکەژەوەیە کە خەڵکی کورد دەبێت دووبارە ئیسپاتی کاتەوە کە لەو ئاستەدا هەیە کە بێتە جێی تەوەقع و ئینتزاری تەواوی خەڵکی ئێران. بۆیە بۆ معنایە تەحریمی ئەو انتخاباتەش و نایەکی دیکە بە جەمهوری ئیسلامی کوتن ئەهەمیەت و جایگای تایبەتی خۆی هەیە. ئەلبەتە گە بکرێ ڕێک فراتر لە تەحریمی انتخاباتیش بچێ، ئەوە هەر زۆر باشە، چونکە خەباتی سیاسی و مبارزە کارێکی قەدەم بە قەدەم و هەنگاو بە هەنگاو خشت لەسەر خشتە. ئەگە بتوانێت ئاستێکی دیکەش لە خۆی نیشان بدا لە نەکوتن بە جەمهوری ئیسلامی، ئەوەش هەر زۆر ئەهەمیەت و جایگای خۆی هەیە. مەسەڵەن من بۆ نمونە دووسێ ڕۆژ لەوە پێش ڕاگەیاندنێکم دی دەقیقەن نازانم چەند نەفەر لە هەڵسوراوانی مەدەنی کوردستان بوو یا چەند ڕێکخراوەی مەدەنی کوردستان بوو، تەرکیبەکەی دەقەن لەبیرم نییە، بەڵام داواکاریی بە بڕای زۆر معقول و منطقان مەطرح کردبوو. کوتیان ئەسڵەن باڕۆژی جمعە هەر بە تەوری کولی دوکان و بازار داخێنی بکەنی ئەتسابێکی سەراسەی، چونکە جەمهوری ئیسلامی بە خۆتان دەزانن درۆیەکی پێوە دەکات، مەسەڵەن سەفێکی چکۆڵەش بێ تەبلیغاتی پێوە دەکات و دەرسەدێک بە خۆی دادنە، مەسەڵەن ئەوەندە دەرسەد لە خەڵگەر لەو انتخاباتەدا بەشدار بوونەوەانەوە بۆ درۆ دە لە سێ بڕێک
هەم ئەتبار دەکرێتەوە هەم بەرحاڵ تەبلیغاتی خۆی پێ دەکات بەڵام وەختی دوکان و بازار بەگشتی دابخرێت خەڵک تەواو شارت چۆڵ و هەڵ بێ ئیتر درۆ پێوەکردنەکەی زۆر هێندە حەسان نابێ بۆ جمهوری ئیسلامی بۆ تەبلیغات پێوەکردنەکەی بۆیە من خەڵکی کورد دەبێت دووبارە لەو ئاستەدا زاهر بنەوە و ئەو ئەهەمیەتی زۆری هەیە بەتایبەت ئەگەر کاگەمەرەگە لەو ئەسنادێکی کە لەو ماوەیەشدا لە هەژنەوە ڕۆژێ ئەوەی کە بڵاو بووە هەموو باسیەوە دەکەن کە کوردستان جایگایەکی ویژە و تایبەتی بۆ ڕژیمەیەوە هەمیشە مەترسیێکی تایبەتی لە کوردستاندا هەیەوە جێ خۆیەتی ئەو مەترسی هەر بمێنێ و خەڵکی کورد بەهێزتر و زیاترش لەو بچێتە پێشە زۆر باشە کاک بەهمەن سیاست و تاکتیکەکانی ڕژیم بۆ ئەم بەناو هەڵبژاردنە تا ئێستا چین و چۆن بوون ئەسڵ بۆچی هەڵبژاردن بۆ ڕژیم گرنگە هەڵبژاردن لە ڕاستیدا لە ناوەڕۆکدا زۆر بۆ ڕژیم گرنگ نییە چونکە ئەو کاری خۆی دەباتە پێشێەوە ئەو شتانەی کە بە خۆی پێی خۆش بێدەیکا بەڵام بژاردن مەسەلەن ئەو شانۆگەری هەڵبژاردن و یا قەولی خۆتان کە ئەو دقیقترژە گاڵتەجاری هەڵبژاردن لە ڕاستیدا شتێکە کە ڕژیم لە تەبلیغاتی دەرەوە و لە تەبلیغاتی جیهانیوانەدا خۆی پێوە ڕادەنێ مەسەلەن ئەو ئیدعای کە دەڵێن ڕژیمێکی دیکتاتۆرەوانە مەسەڵ ئیدعای پەڕە دەکاتەوە دەڵێ ئێمە هەمیشە ئێمە ڕژیمێکی دموکراتیکین نێنەرانی ئێمەوە ڕێز جمهوریەکانی ئێمە نێنەرانی پارلمانەکان هەمیشە بە هەڵبژاردن هەڵبژێردراون و مەسەلەن ئێمە هەمیشە لە سەری وەختی خۆی انتخاباتمان بەرپا کردو و هەڵبژاردنمان بەرپا کردو ئەوە تۆمەت و درۆیەکە بۆ ئەمە هەڵدەبەستن ڕژیم ئەو درۆیانەی پێوە دەکات بە گاڵتەجاڕ و بە نمایشی انتخابات بەڵام لە ڕاستیدا ناوەڕۆکی ئەو شانۆیی کە بنێوی انتخابات ڕێشی دەخا مطلقاً هیچی لە هەڵبژاردن ناچێوە هەموو کەس دەزانێکەوە لە ڕاستیدا نمایشێک و گاڵتەجارێکە و ڕێخست و یعنی بۆ مانە بڕێک دەستی بۆ خەڵکی ئێران ڕوو بووە بەڵامی تر دیسانیش ئەوە تەنیا شتێکە کەماوێتەوە بڕێکتانێت خۆی پێوەڕابنە بۆ بڕای من لەوە زیاتر مەبەستێکی دیکەی نیە لە بەرپاکردنی و شانۆی انتخابات و ئەو جۆن ئاکار و ئەتوارە کاک بەهمەن خۆشتان ئاگادارن لە ماوەی ئەم یەک هەفتەیەدا تایبەتەنم ئەم گیرە خۆرانی نزیک خۆیان دیارە بازارگەرمی دەکەن بۆ ئەم گاڵتەجاڕی بەناو هەڵبژاردنە تا چەندە پێویستە لەلایەن خەڵکی کوردستانەوە ئەمانە شەرمەزار بکرێن من پێم وابێت جاری وایە حتا سکوت بکەی و بە هیچیان بگری ئەو خۆی جاری وای لەوانێ باشترین شەرمەزارکردن بێ باشترین ڕێگا بێ بۆ ئەوەی مەسەلێکی فارسیە دەڵێ یا جواب ئەبلەحان خاموشی دیا مەسەلەن سکوت سەرشارەز ناگفتە هاست باسە کەسێک کە سوکن یا مەسەلەن بە شێوەهای پۆپۆلیستی هۆچیگەری باسە شتێک دەڵێن جاری وایە خۆی لە نەدەی باشتر ئەسەن نەدیدەی بگری بە هیچی بگری هەرجا بشی نەدەیەوە یعنی جواب نەدانەوە هەمیشە بۆ مانای تەئید نییە بۆ مانای نییە کە تۆ مەسەلە قسەت لە بەرابەری دانیە جاری وایە جواب نەدانەوە بخۆی مانای زۆر یعنی تۆ ئەسەن لەو ئاستەدانی لەو ڕادەیە دانی کە خەڵک خۆی بە تۆ مەشغول بکە بۆی من نەوشم پێ ڕەویشێکی منطقی و پێم ڕەویشێکی باشە جاربارە پێوە بکە باشترە بەڵێ چون ئێستا هاوڕێ ئەمینە لەگەڵمان بوو ئەو ئاماژەی بە شتێکی زۆر گرنگدا بەڕاستی جێی خۆیەتی ئێمە نابێ ئەمانە فەرامۆشکەین ئەنی ئەم بازارگەرمیە هەرچەند خۆ تەعدادێکیان زۆر نیە ئەمە لەم چەند ڕۆژە ڕابردووەدا لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا زۆر بە زۆری دەمانبینی کە لە کوردستان لاوانی شۆڕشگەر چیان دەکرد هەنی ئەکسیان دەهێشت لە خیابان نا بنەرەکانیان دەهێشت هەنی دژ بە هەموو ئەوانە وەستاونەتەوە بەڵام ئەمانە خۆ تەعدادێکی کەمیشن بەڕاستی نابێ ئێمە پێیان بڵین کە نابێ ئەوانە فەرامۆش بکرن چون دەستیان تێکەڵ دەبێت بە خوێنی
هەموو ئەو گیان بەختکردوانی کە لە بزوتنەوەی ژینادا گیانیان لەدەستدا تا بۆیە بەڕاستی جێی خۆیەتی هەر ئەوەی نابێ ئێحمال بکرێت لەبێ لە دوا ڕۆژدا وەڵام دەرەوەی خەڵک بن. بێگومان ئەوانەی کە مەسەلەن لە ساڵەکانی سەرەتای هاتنە سەرکاری جەمهوری ئیسلامیدا ئەگەر توجیهێکە بوو کە مەسەلەن خەڵیان کرد کاگە بۆەوەی شناسنامەکەمان مۆری چی لێ بدرێ و مەسەلەن دوایی عوارضی اجتماعی بۆ ئێمە نەبینێتەوە لە پرسیینەوە بۆ ئێمە نەوێ لە بازە شتێک مەحروم نەبین مەسەلێنەوە بە قەولی عامیان و بۆ سەگڕەوێن دەچین بۆ شناسنامەکەمان مۆرێکی لێ بدرێ خۆستا ئەو تەوجی هەژ نەماوە. یعنی جمهوری ئیسلامی چی بۆ خەڵک هەیە کە خەڵک لە پێناوی ئەوە نابچێ بڵە قەیناکە باش شناسنامەکەم لە سجلەکەم لە پێناو ئەوەدا دەبێ مۆر بکرێ. بۆیە ئێستا ئەوانەش نیە و تەوجیهاتش نییە کەسانێکی کە ئەگەر ئەلبەتە یەک شت دەبێت لەبەر چاو بژێنە لە هەموو کۆمەلگایەکدا هەر ڕێژیمەی هەرچەندە دیکتاتۆر و پیسیش بێ بە هەر حاڵ جەماعەتێکی دار و دەستە و دیارەی خۆی هەیە ئەوانە بچن بۆ ڕێیدان و مەسەلەن بەدڵ بچن بۆ ڕێیدان ئەوانە تەبعەن لە دوا ڕۆژدا خەڵگەوانی لەبیر ناچێ وەختی خۆی لێ پرسیینەوەی خۆی لێ دەکرێ ئەلبەتە بە شێوەی مۆدێرن و پێشکەوتوی دنیای ئەوڕۆ نەک بە شێوەی تۆڵەسەنەوە ئەوانە یعنی ئەواملی ڕژیمدار و دەستی ڕژیم ئەوانەی کە ئەو بە ئاژێری ڕژیمدا دەکەن ئەوانە بە شێوەی گونجای خۆی بە پێوەی چەندە لەو ئاستەدا لەو پێناوەدا چوبنە پێشە بە پێوە خەڵک لە دوا ڕۆژدا لە پرسیینەوەی خۆیانیان لێ دەکا یا بەرحاڵەوانە لە پێشچاوی خەڵک بوون نابن بەڵام دی باگەزم کردی هەر کەسەی لە ئاستی خزمەتێکی کە بە ڕژیم کردوێتی یا ئەقداماتێکی کە لەو پێناوەدا کردوێتی بێگومان یعنی عیبەیەکی گەورەیە لە حاڵ حازردا بە پێی هەموو ئەو نەهامەتی و مەحرومیەت و وەزعێتە فەلاکتباری کە جمهوری ئیسلامی بەسەر خەڵکی ئێرانیدا سەپاندۆ مەسەڵەن کەسانێک حازر ببن دووبارە بچن ڕێی بۆ بدەن یا لە پێناو قەزانجیاندایە یا دەنا دواکەوتویی مەحزە کە اعتقادات و ئەرمان و بیر و باوەڕەکانی ئەو ڕژیمە قبول بێت لە دوا ڕۆژدا خەڵک بە پێی ئاوێکی کە و کەسانە بە ئاژێر ڕژیمی دەڕێژن لە پرسیێنەوەی خۆیان لێ دەکرێت. بەڵێ کاک بەحمەد جیلی جوان بە گشتی پشتیان کردووە لەم هەڵبژاردنەی حکوومەت دەبێت چی بکرێت کە زۆرترین تەحریم لە کوردستان بێت بەرامبەر بەم شانۆی هەڵبژاردنە؟ کوردستان خۆشبەختانە بخۆی تەجربەی باشی هەیە لە ئقدامی دەستە جەمعی لە خەباتی یەکگرتو لە بربەرەکانی یەکگرتو یەک پارچە لە بەرابەر ڕژیمدا ئەلەو تەجربەیانە دەتوانن کەڵک وەرگن بە مناسبەتای زۆر مەسەن لە کوردستان اقتصابی سەراسەری ڕێکخرا فراخاندراوە بەڕێوە چووە ئەو ئەمەتە چۆن بڕێوە چووە خەڵک هەموو دەزانێت حزابی سیاسی کورد هەموو مخالفی ئەو انتخاباتن و هەموو خوازیاری تەحریم و بایکۆتکردنی ئەو انتخاباتن لە ئەنگرانی و حیزبانە دەتوانن دەور بژێڕن خەڵکی کوردستان بۆ خۆیان حتاوانێ پەیوەندی تەشکیلاتیشان نەبێ لە ئەنگری حیزبەکانیش دەبن بەرحەڵوەکو شارۆمەندێکی وڵاتە دەبینن ئەو وەزیێتە فەلاکتبارەی بەسەریاندا سەپاوە دەبێت بە جۆرێک بربەرەکانی لەگەڵ بکرێت دەتوانن لەو خەواتو مبارزێدا بەشداری بکەن لە شۆڕشی ژینادا لە شۆڕشی ساڵی ڕابردوودا ئێمە زۆر ئەقدامی باش و مؤثرمان دەدی مەسەلەن جوانانی محەلات جاریوا بوو ئیتلاعیە و ڕاگەیاندنی شارە جۆرا و جۆرەکان شەرنێ حتمەن بە سوورەتی ڕاگەیاندن بێ ئەوانە ئەگەر ڕاگەیاندنیش نەدەن شەبەکەهایەکیان هەیە کە بەیەکۆ دەتوانن ئەقداماتی جەمعی و یەکگرتو بکەن چۆنی بخۆیان بە مناسبی دەزان بە بڕای من خۆشبەختانە تەجروبەی باشیان هەیەەوە دەتوانن کاری زۆر گەورە و مەسر بکەن ئەو نکتەیە بە بڕای من زۆر مهمە جوانانی کورد نسلی تازەی کورد دەبێت ئەوان لەبەرچاو بێت کوردستان دەبێت لەو ئاستەدا ڕابگیرێ کە چەشم و چراغی ئیران بێ
ئەوە ئەرکێکە ئەو خەباتی مبارزە هەروایەتی نەسل بە نەسل هەر نسلی دێ و تەحویلی نسلی بەعدی دەدا. ئێستا جوانانی کورد خۆشبەختانە هەم شۆڕژگەرن هەم تێگەیشت و ئاگاهن و هەم مبارز و تێکۆشەرن. بۆیە ئیتر ئەو ئەرکە ئێستا لەسەر شانی ئەو نسلێ ئەگەر بتوانن ئیمکانی ئەوەیان هەبێ چەند نەزان چەندە بۆیان ئیمکان پەزیر بێ بتوان لەگەڵ باقی شارەکانی دیکەی دەرەوەی کوردستانش پەیوەندی بگرن و ئەوەندەی حەول بدەن کە بایکۆتێکی زۆر بربڵاو حتا لە دەرەوەی کوردستان لە ئاستی ئێرانیشدا بەڕێوە بچێوە کوردەکان لەو جوانانی کورد لەو خەباتوو لەو بایکۆتەدا دەوریان هەبێەوە شتێکی لە کران نەهاتوونیەوە ڕاحەت ئیمکان پەزیرە لە شۆرشی ژینادا زۆر ئەو پەیوەند و یەکگرتوویان بەرقەرار کرد ئێستاش دەتوانە هەر لەو رابطەیەدا دەوری خۆیان بنوێنن وهێوە کاک بەهمەند ئێمە بەهۆی ئەوەی کە میوانی زیاتریشمان لەسەر هێڵ هەیە بمان خۆش بوو زیاتر لە خزمەتدا بین وەکو دوا قسەتان پەیامتان ڕوو بە کۆمەڵانی خەڵکی کوردستان چییە؟ من زۆر وەختی میوانەکانی دیکەش ناگرم فقط یەک قسە ئەرز دەکەم بە تایبەت بۆ نەسلی جوانوانەی تازە ڕوو دەکەنە یعنی تازە پێدەگەن و ئەرکی درێژەدانی و شۆرشە دەکەوێتە سەرشانیەوانەوە. من فقط داواکاری و ئومێدیشم ئەوەیە وە پێیا بەدەشتان کەماکان کوردستان وەکو چەشم چراغ ئێران بتوانن ڕابگرێت. یعنی ئاستی مبارزەی خەڵکی کورد و بەربەرەکانی خەڵکی کورد لەگەڵ ڕژیم ئەوەندە بەرز ڕابگرن کە بتوانێت بێت ئولگو سەرمەشق بۆ هەموو شوێنەکانی دیکەی ئێرانیش. زۆر زۆر سپاس بۆ هاوڕێ بەهمەن ئەلیار هەڵسوڕاوی سیاسی و پێشبیرگەی لە مێژینەی کۆمەڵە. سپاس و بەشاریتان. زۆر سپاس. بەڵێ بینەرانی ئازیز دووبارە تراکتێک ببینن دێنەوە خزمەتان دەچینە لای میوانێکی ترمان. خەڵکی خەباتگێڕی کوردستان کرێکاران و زەحمەت کێشان بایکۆتکردنی گاڵتەجاڕی بەناو هەڵبژاردنێک کە ڕژیمی کۆماری ئیسلامی بە تەمایە بەڕێوەی بەرێت ڕێزگرتنە لە خەبات و تێکۆشانی هەموو ئەو ئینسانە شەریف و تێکۆشرانەی کە لە پێناو ڕووخاندنی ئەم ڕژیمە سەرکوتگەر و جەنایەتکارەدا و بۆ هێنانەدی دنیایەکی دوور لە ستەم و نابەرابەری گیانیان بەخت کردووە ویان بەشێکی زۆری تەمەنیان دەستیا چاڵەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا لەژێر وەحشیانەترین ئەشکەنجە و ئازارەکاندا بەسەر بێت. بۆ درێژەدان بە ڕێبازی ئینسانی و پڕ لە شانازی ئەو ئازیزانە پێویستە ئێمەش بە هەر شێوەیەک بۆمان دەکرێت لە بەرامبەر ئەو دەسەڵاتە دژە ئینسانیەدا بوەستینەوە و بە ئاراستەیەکدا هەنگاو بنین کە یارمەتیدەری هەرچی زووتر لە گۆڕنانی ڕژیمی کۆماری ئیسلامیە لە ئێران. بایکۆتکردن و نەچوون بۆ سەر سندوقەکانی دەنگدانیش بەشێکە لەو هەنگاوانە. بەڵێ دەستخۆشی لە هاوڕانی وتاق فەرمان. پامێکمان لە شاری سەقزەوە باتوە نووسێتی سڵاو ڕێز بۆ تەلەڤیزیۆنی کۆمەڵە بن هاوژین لە شاری سەقز وەک لاوێکی شاری سەقز داوا لە تەواوی خەڵکی بە شەرەفی کوردستان دەکەم کە بە دانیشتن لە ماڵەوە جارێکی تر بە ڕژیمی جنایەتکاری کۆماری ئیسلامی بایکۆت بخەنە سەر ئەم هەڵبژاردنە گاڵتەجارانەیان. زۆر سپاس بۆ هاوژین لە شاری سەقزەوە. بەڵێ ئێستاش بەڕێز هاوڕێ سەعید ئەمانی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵەمان لەگەڵە. هاوڕێ سەعید ئەم کاتت باش. زۆر سپاس بۆی کە بەشدار بوون لە بەردامە تایبەتەدا. بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە زۆر سپاس بەخێر بێ. هاوڕێ سەعید با پرسیارە بن لە بەڕێزیشتان بکەم ئەم بڵین یەکەمین هەڵبژاردننی دوای بزوتنەوەی ژینا ئێوە چۆنی دەبینن؟ ئەوەی ڕاستی بێت ئەم هەڵبژاردنە بەنیسبەت هەڵبژاردنەکانی دیکە تایبەتمەندی خۆی پێوەیە هەروەک ئاماژەست پێکرد بۆ دلیلی ئەوەی کە یەکەم خۆ تاقیکردنەوەی جارێکی چی کۆماری ئیسلامیە لە بەرامبەر خەڵکی ئێراندا هەروەک ئاماژەت پێکرد ماوەی ساڵ و نیوەک زیاترە
ئاخێزێکی شۆڕژگەرانە لە ئاستی کوردستان و ئێراندا لە ئارادایە کە ئەم ئاخێزە ئەم شۆڕشە گەلێک بەرەو پێشچوونی بووە، گەلێک تابۆی شکاندووە، گەلێک هێڵی سووری بەزاندووە و لە زۆر بواردا پاشەکشەی بە ڕژیمی دڕندەی کۆماری ئیسلامی کردووە. هەمومان دەزانین کە ئەم شۆڕشە دەستکەوتی بووە و چاوەڕوان دەکرێت لەم مەقتەعەدا کە ئێمە دەچین بەرەو بەناو هەڵبژاردن یا بڵین گاڵتەجارێکە کۆماری ئیسلامی دەیەوێت جارێکی دیکە خۆی تێدا تاقی بکاتەوە و بێتە دەستی کە تا چەند لە نێو کۆمەلگای ئێراندا نفوزی ماوە پێگەی هەیە، دەبێت بە شێوەیەک بجوڵەینەوە کە نایەکی گەورەتر لە نایەکانی ڕابردوو بنێ چاوانی مێژووی ئەم ڕژیمە خوێنڕێژەوە. بۆیە تایبەتمەندی ئەم هەڵبژاردنە لەوەدایەکە کۆماری ئیسلامی ئەگەر بتوانێت بە هەر شێوازێک، بە هەر فێڵ و فریوێک، بە هەر شگردێک کەمینەیەکی کەمیش لە کۆمەلگا پێشێتە سەر سندوقەکانی دەنگدان، ئەوەندەی کە بتوانێت تەبلیغی پێوە بکات، لە ئاستی دنیادا نیشانی بدات کە تا ڕادەیەک پێگەی ماوە لە نێو کۆمەڵانی خەڵکی ئێراندا، ئەمە بە سەرکەوتن بۆ ئەو حساب دەبێت. بۆیە بایکۆتکردنی هەرچی بەرینتری ئەم گاڵتەجاری هەڵبژاردنە کە ڕۆژی هەینی واتە 11 مانگ بەڕێوە دەچێت، ئەگەر بە شێوەیەکی گشتی بایکۆت بکرێت لەلایەن خەڵکەوە کە چاوەڕوان دەکرێت وابێت، مەجای ئەوە لە کۆماری ئیسلامی دەستێنێت کە بتوانێت ئەم تەبلیغاتی پێوە بکات. ماهیەتی کۆماری ئیسلامی بۆ کۆمەلگای ئێران، بۆ دانیشتوانی خەڵکی کوردستان و بە سەرتاسەری ئێران ڕوون و ئاشکرایە و هەموو کەس ماهیەتەکەی دەزانێت و تا ڕادەیەکیش لە ئاستی دنیادا خەڵکی ئازادی خواز و تێکۆشەر، لایەنگرانی مافەکانی مرۆڤ بێزار بوون، ینی ئەم ڕژیمەیان ناسیوە، ماهیەتی ئەم ڕژیمەیان ناسیوەوە، بەو پەڕی بێزاریەوە ئینزیجار و تووڕەی خۆیان بەرامبەر بە کردارەکانی ئەم ڕژیمە دەردەبڕن. بۆیە ڕژیم دەیەوێت بۆ کەمکردنەوەی ئەم نەفرەتە جیهانیە نیسبەت بەخۆی و بۆ ئەوەی بە کۆمەلگای ئێرانیشی نیشان بدات کە پێگەیەکی ماوە و لە داهاتوودا ئەگەر بتوانێت کەمینەیەکی کەمی پێشێتە بەردەم سندوقەکانی دەنگدان، لە داهاتوودا ئەوەندە دەستکراوە دەبێت کە لە ئاستی ئێراندا سەرکوتی زیاتر بکە و لە ئاستی دنیاشدا مانۆڕی زیاتر بدات و ئیدعا بکات کە ئێستاش پێگەی هەیە و ئەوانە هەموو پرۆپاگەندەن کە دەڵێن کۆماری ئیسلامی پێگەی نەماوە لە نێو جەماوەردا. بۆیە تایبەتمەندی ئەم بەناو هەڵبژاردنە ئەم گاڵتەجارە لەوەدایە کە ئەگەر بە یەکدەنگ بە شێوەیەکی گشتی بە زۆرینەیەکی زۆرەوە بایکۆت بکرێت، بێ ئەهمیەت بکرێت، خەڵک نەچێتە پای سندوقەکان، سەرکەوتنێکی دیکەیە بۆ خەڵکی ئێران، بۆ جەماوەری تێکۆشەر، بۆ خەڵکێکە ماوەی ساڵ و نیوێک زیاترە لە ئاخێز و شۆڕشێکی بەرینی کۆمەڵایەتیدا خەریکی گیانبازی و خەبات و گیانفیداین و هەزینەیەکی کەمیشان نەداوە. بەڵام ئەگەر بە پێچەوانەکەی ڕژیم بتوانێت کەمینەیەکیش بەرێتە پای سندوقەکانی دەنگدان، دەتوانێت ئەو تەبلیغاتانەی پێوە بکات و لە ئاستی نێوخۆیشدا زیاتر دەست بوەشێنێت. بۆیە نابێ بێڵین ئەو مەجالە دەست ڕژیم بکەوێت. زۆر باش کاک سەید، ئێوە دیارە ئاماژتان بە گرنگی ئەم بەشداری نەکردنە بم بەناو شانۆی هەڵبژار نەکرد و گرنگەکەیت باس کرد. چ پامێکی تیادا بۆ حکوومەت ئەگە ئەم بەشداری نەکردەوە ئەم بایکۆتە سەرکەوتوانە بەڕێوە بچێت؟ پامی بۆ حکوومەت چی دەبێت؟ کۆماری ئیسلامی خۆی پەیامەکەی هەست پێ کردووە، ینی بایکۆتی هەمەلایەنە لەلایەن خەڵکەوە دەزانێت کە پێگەی کۆماری ئیسلامی لەوەی کە ئێستا هەیە لەرزۆکتر دەکات. هەمومان دەزانین کە
چۆن ترسی لە کۆمەلگای هەڵبژاردنەکە نییەوەی کە بەشداری نەکرد ترسی شتێکی کێیە ئێستا ویستمەوە ئارزکەم ئێستا ئێمە دەڵێن کۆمەلگای ئێرانگە چاو لێ بکەیت لەژێر ڕەحمەتی دەسەڵاتی کۆماری ئیسلامیدا لە هەموو بارێکەوە قەیران بەرۆکی گرتووە لە باری ئابوووریەوە چاو لێ بکە لە باری سیاسیەوە چاو لێ بکە لە بواری کۆمەڵایەتی وانی ئەو هەموو خەسارە کۆمەڵایەتی کە بەرەوکی کۆمەلگای ئێرانی گرتووە و لە ئاستی دنیاشدا خودی دەسەڵاتەکە کەوتۆتە پەراوێزەوە ئەم لەم شرایەتەدا ئەگەر لەم هەڵبژاردنەدا تووشی ڕیسواییەکی گەورە بێت دیارە هەروەک ئەوەی کە ئەگەر باسم کرد کۆماری ئیسلامی بڕێک تین و تەوژمیەوە بەربێتەوە لە ئاسی دنیادا دەتوانێت پێگەی خۆی قایم کاتەوە لە ناوەشدا دەتوانێت زیاتر دەست بوەشێنێت بەڵام بە پێچەوانەکەی ئەگەر خەڵک بە شێوەیەکی گشتی بایکۆتیکەن ئەمە ورە بەخشە بۆ جەماوەری خەڵک بۆ جەماوەرێک کە ساڵنیوێکە لە شۆڕشێکی بەرینی کۆمەڵاتیدا بەشدارن لە ئاخێزێکی شۆڕشگەرانەدا بەشدارن کە باسم کرد هەزینەی کەمیشی لە پێدا نەدراوە بەڵام لەگەڵ ئەوەشدا دەستکەوتی زۆر مەزنی بووە و دەتوانین لە داهاتوودا ئاخێزێکی بەرینتر کە بتوانێت تۆماری تەمەنی کۆماری ئیسلامی بە یەکجاری تێکەوە پێچێت کە دقیقاً ڕژیم لەم بەشەی دەترسێت دەتوانێت شکڵ بگرێت و هەرچی زووتر ئێمە خۆم هەمومان دەزانین کە بزوتنەوە جۆرا و جۆرە کۆمەڵاتیەکان لە ئاستی ئێراندا لە جەریانی ئەم شۆڕشەداوە تا ئێستاش زیاتر بەرین بوونەتەوە زیاتر بەرەو یەکگرتووی ڕۆیشتون زیاتر بەرەو یەک هەڵوێستی ڕۆیشتون و ئەمە دەبێتە زەمینە خۆشکەری هەرچی زیاتری یەکگرتنی ئەم بزوتنەوانە و شکلگرتنی بزوتنەوەیەکی جەماوەری کە دەبێتە مۆتەکەی گیانی جەمهوری ئیسلامی و دەبێتە مەترسی سەرەکی بۆ سەردەسەڵاتی کۆماری ئیسلامی بۆ یە گرنگیەکە لێرەدایە تەنیا ئەوە نییە کە ئێمە خەڵک نەچێتە سەر بەردەم سندوقەکان دەنگ نەدا نایەک بە جەمهوری ئیسلامی بڵە جارێکی دیکە یا بڵێن دەنگ نەدا بە نوێرەکانی هەمومان دەزانی کە ئەو نوێنەرانە کێن کەسانێکن لە پێشترا لە فیلتەرە جۆرا و جۆرەکانی کۆماری ئیسلامی و گوزەراون کەسانێکن ینی هەرچەند کە بە شێوەیەکی ڕیاکارانە یا بە شێوەیەکی درۆینە ڕقابەتێکی لە بینیاندا دروست کردووە لە ئاستی شارەکان و سەرتاسەری ئێراندا لە حاڵکدا بۆ ئەو جیاوازینە ئێستا هەر کام لەوانەیە کە لەم فیلتەرە گوزەراون دەنگ بێننەوە هەمویان کەسانی گوێ لە مستن هەمویان کەسانی بێ ئیرادەن هەمویان کەسانێکن کە لەژێر فەرمانی حکوومەتی ئیسلامیدان بۆی زۆر گرنگ نییە بۆ ئەو کە لەم تەیفە چێ دەرەسیە چێ دەرناچێ بەڵام بازارگەرمیەکە کە دەیەوە خەڵکی پێ فریودات و ڕقابەتێکی دروست کردووە بۆیە گرنگ نییە کە ئێمە ئەو خەڵک دەچێتە سەر سنووخەکانی دەنگایە ئەو کەسانەی کە دەچن دەنگ بەچێ دەدەن یا بایکۆتی دەکەن بەڵکە گرنگگەیاندنی ئەو پەیامەیە کە خودی کۆماری ئیسلامیش هەستی پێ کردووە مەترسی لێ نیشتووە لێ و ئێمە دەبێ ئەم مەترسیە گەورەتر کەینەوە و ئەم ترسی کۆماری ئیسلامی بە بایکۆتێکی سەرتاسەری و لە نهایەتدا بە بوار خۆشکردن بۆ شکلگرتنی ئاخێزێکی گەورەتر لەوەی کە لە ساڵنی ڕابردوودا لە ئاستی ئێراندا لە ئارادا بۆ خۆش بین. زۆر باشە کاک سەید خۆشت دەزانی حکوومەت تەواو دەستی لە خەڵک شۆردوێتەوە و ئەجزانە 75% ئەم خەڵکە دژی ئەم دەسەڵاتی ئیسلامیەیە دوای ئەم شانۆی هەڵبژاردنە ئێوە پەیوەندی نێوان خەڵک و ئەم دەسەڵاتە چۆن دەبین؟ ئێمە هەر ئێستا دەزانین کە پەیوەندیەکی ئەوتۆ لە بینی خەڵک و دەسەڵاتدا نەماوە یعنی خەڵک هیچ هیوایەکیان بەوە نییە کە ئەم دەسەڵاتە بتوانێت ریفۆرمی بەسەردابێ و لە ڕێگای ریفۆرمەوە هێندێک چاکسازی بکرێت کە تەأسیری هەبێت لەسەر ژیانی خەڵک لەسەر ژیان و گوزەرانیان خودی ڕژیمیش دەزانێکە ناتوانێت جوابدەرەوەی نیازە ئینسانیەکان نیازە واقعیەکان نیازە ئەمڕۆیەکانی خەڵک بێت دەناخۆ ئەرە و داخوازیانەی کە لەو شۆڕشەدا مەطرح بوونەوە بە تایبەتیش لە سەرەتاکانیەوە هەمووی قابلی ئیجرا بوون ئازادی هەبێ لە کۆمەلگادا کار و ڕیفاه و ژیانێکی ئینسانی هەبێ لە کۆمەلگادا کە ئەمانە بۆ کۆمەلگای ئێران بە تایبەتی لەباری ئابوووریەکەیەوە کە ئەسڵەن شتێکی دوور لە
چاوەڕوانی یا بڵێ دابی ناکرێت نییە. ئەسەن ئێران خۆی وڵاتێکی دەوڵەمەندە، وڵاتێکە کە لەسەر دەریایەک لە سەروەتی سروشی ڕۆنیشتووە. ئەگەر ئەم سەروەتە بخرێتە خزمەت ڕیفاهی خەڵکەوە، هەمومان دەزانین کە خەڵکی ئێران هیچ ینی پێویست ناکات کە بم شێوە لە فەقر و هەژاری دابژین. بۆیە خەڵک دەستیان لە ڕژیم شتووە و تەنیا پێیان وایە بەڕووخاندنی ئەم ڕژیمەیە کە دەتوانن نیازە سەرەتاییەکانی ژیانیان، ئازادیەک کە بۆ هەر ئینسانێک پێویستە ئازادیە سەرەتاییەکان لانی کەم بۆ ژیانیان بۆ دەوروبەریان دابین بکەن. بەڵام ئەگەر کۆماری ئیسلامی لەم گاڵتەجاری هەڵبژاردنەدا زیاتر شکست بخوات، لەلایەن خەڵکەوە زیاتر پەراوێز بخرێت و گوشاری بخرێتە سەر ڕەنگە بۆ ماوەیەک زیاتر دەست بوەشێنێ، بێباکانە خەڵک بگرێت، خەڵک بخاتە زیندانەوە و ژمارەی ئەعدامەکان زیاتر بکاتە بۆ بیستومانە هەمیشە لە کاتێکتا کە گوشاری بۆ هاتووە وای کردووە، ڕەنگە ئەمە بۆ ماوەیەک پەرەپستێنێت. بەڵام بە دڵنیاییەوە لە کۆتاییدا ئەوە خەڵکن کە بەسەر هەموو کردارە وەحشیانەکانی کۆماری ئیسلامیدا زاڵ دەبن و ڕژیم هیچ وەخت بە ئاواتەکانی ناگات کە پاشەکشەکردنە بە خەڵک، شکست پێهێنانی ئاخێزێکە کە خەڵک هیوای دواڕۆژی پێبەستووە کە ئاڵوگۆڕێکی بنەڕەتی بەسەر ئەم کۆمەلگایەدا بێنێ کە بتوانێت تەسیری هەبێت لەسەر ژیانی مادی ئەو خەڵکە، لەسەر بواری سیاسی کۆمەلگا، لەسەر ئازادیە دیموکراتیکان لە ئاستی کۆمەلگادا. بۆیە بە بڕوای من دوای ئەم هەڵبژاردنە ئەم مەسەلانە بڕێک یەکلایی دەبنەوە. بەستگی هەیە هەمومان دەزانین و بە پێی ئەو ڕاپرسیانش کە کراون و بە پێی شناختێکیش کە لەسەر کۆمەلگامان هەیە، ڕژیمی کۆماری ئیسلامی لەم گاڵتەجارەشدا شکست دەخوات و بۆ ماوەیەک بۆ ئەوەی کە ترسەکان لەسەر خۆی کەم کاتەوە ڕەنگە زیاتر دەست بوەشێنێت، خەڵکێکی زۆرتر بگرێت، بەڵام لە نهایەتدا هەر شکست دێنێ و ناسار بە پاشەکشە دەوێەوە. ئەوەی کە بە بڕوای من لە داهاتوودا دەیبینین ئەوەیە سەبات و تێکۆشانێکی جەماوەری بەرینتر، شغلگرتنی خۆپیشاندان و تەزاهورات و بزوتنەوەی گەورەتر لە ئاستی ئێراندا کە لە نهایەتدا بتوانێت کاری ڕژیم یەکسرە بکاتەوە. من وای دەبینم. زۆر باشە کاک سعید، وەکو دوا پرسیار بەڕێستان لە کوردستان وەزعیەتی هەڵبژاردن بەگشتی چۆن دەبینن، چۆنە؟ هەر وەک میوانەکانی پێشتریش باسییان کرد، کۆمەلگای کوردستان جیاوازە. هەموو کەس پێشبینی ئەوە دەکات کە لە کوردستان خەڵک بەردەم ئەم بانگەوازەوە ناچن، بەشداری لەم گاڵتەجارەدا ناکەن، هەر وەک ئەوەی کە کوردستان دەگەڵ ئەوەی لەباری جوغرافیاییەوە محاسرەیەک یا بڵێن گەمارویەکی تایبەتی لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامی و خراوەتە سەر کە هەم لەباری ئابووریەوە دواکەوت و ڕایگرتووە و هەم لەباری ئیمکاناتی ڕیفاهی و تەنانەت ئازادیشەوە بە نیسبەتی سەرتاسەری ئێران گوشاری زیاتری لەسەرە. بەڵام لەگەڵ هەموو ئەوانەدا خەڵک خەبات و تێکۆشانێکی کە چەندین دەیە لە ئاستی کوردستاندا لە ئارادایە، کۆمەلگای کوردستانی وەکو کۆمەلگایەکی زیندوو سیاسی ڕاگرتووە، کۆمەلگایەکی تەحەزوب یافتەیە و هەر کەس بیر لە ینی لە ئاستی دەرەوەی ئێرانیش بیر لەوە بکاتەوە کە بە شێوەیەکی بەرین یا بە شێوەیەکی بەرچاو ئەگە قرارە ئەم گاڵتەجاری هەڵبژاردنە بایکۆت بکرێت، یەکەم شوێنێک کە زۆرترین بایکۆتی تێدا دەبێت یا بەگشتی بایکۆت دەکرێت کوردستانە. ئەوش بەپێی ئەو تایبەتمەندیە کە باسمان کرد هەیەی. زۆر باشە کاک سعیدجان، دوا قسەتان چییە؟ دوا قسەی من ئەوەیە کە منیش داوا لە خەڵک دەکەم باسکردن بەو ڕاستیانەی کە باس کران، هەم لەلایەن میوانانی پێشتری بەڕێستانە هەم لە کولەن وتارەکان ئیتلاعیە و ڕاگەیاندنەکانی کۆمەڵەدا بە نیسبەت
جەنایەتەکانی کۆماری ئیسلامی بەنسبەت ماهیەتی کۆماری ئیسلامی بەنسبەت داخوازی ڕەواکانی خەڵک بەنسبەت ئەوەی کە معنای بایکۆتکردن و بایکۆت نەکردن چییە کە هەمومان لێی حاڵین خوێندومانەتەوە کە چەندەی بایکۆتکردنەکە بە شێوەیەکی بەرین چەندە قازانجەکەی دەسێتی گیرفانی بزوتنەوەی شۆڕژێرانەی خەڵکی کوردستان و لە ئاستی ئێرانیشداوە بایکۆت نەکردنەکەی چەندە ڕژیم دەتوانێت سوی ئیستفادەی لێ بکات بەپێی ئەوانە ئێمە دەبێ بەبێ دوودڵی ینی چاوەڕوانیم لە خەڵگەوەیە بەبێ دوودڵی ئەم هەڵبژاردنەیە ئەم گاڵتەداری هەڵبژاردنە بایکۆت بکەن ئەوەندەی بۆیان دەکرێت لە ماڵەوە بمێننەوە یا سەردانی پارکەکان بکەن یا ڕووکەنە دەشت و دەر یا بە هەر شێوەیەک بێ بەغەیرە ڕووکردنە سەر سندوقەکانی دەنگدان و بە چوەڵی هێشتنەوەیان بەقیەکەی دیکەی ئێستا خۆیان بە پێی تەشخیصی خۆیان بە پێی مەسلحەتێکی کە بۆ خۆیان دیاری دەکەن لە ماڵەوە دەمێننەوە یا ڕوو دەکەنە دەشت و دەر و بە هەر حاڵ لە ئەم ڕۆژە دەکەنە ڕۆژێکی بە نەوعێک مانگرتنێکی گشتی یان نەچوونە سەرکارێکی گشتی یعنی پەیامێکی پێوەیەکە ئەما بۆ ئەوەی کە نەستە سەر سندوقەکانی دەنگدان ئەمڕۆ کۆمەلگای کوردستان سیمایەکی تایبەتی پێوە دیارە کە ئەویش سیمایەکی ئێعترازی و ناکوتنە بەم گاڵتەجاڕی کۆماری ئیسلامی. بەڵێ زۆر سپاس هاوڕێ سعید ئەمانی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە سپاس و بەشداریتان. سپاس بۆ ئێوەشماندوونە زۆر سپاس. زۆر سپاس. بەڵێ ئازیزان دووبارە تراکتێکیان ئامادە کردووە هاوڕێیانمان لە وەتاق فەرمان ئەم تراکتە ببینن دواتر دێنەوە دەچینە خزمەت میوانێکی تر. خەڵکی خەباتگێڕی کوردستان کرێکاران و زەحمەت کێشان بایکۆتکردنی گاڵتەجاڕی بەناو هەڵبژاردنێک کە ڕژیمی کۆماری ئیسلامی بە تەمایە بەڕێوەی بەرێت ڕێزگرتنە لە خەبات و تێکۆشانی هەموو ئەو ئینسانە شەریف و تێکۆشرانەی کە لە پێناو ڕووخاندنی ئەم ڕژیمە سەرکوتگەر و جەنایەتکارەدا و بۆ هێنانەدی دنیایەکی دوور لە ستەم و نابەرابەری گیانیان بەخت کردووە ویان بەشێکی زۆری تەمەنیان دەستیا چاڵەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا لەژێر وەحشیانەترین ئەشکەنجە و ئازارەکاندا بەسەر بێت. بۆ درێژەدان بە ڕێبازی ئینسانی و پڕ لە شانازی ئەو ئازیزانە پێویستە ئێمەش بە هەر شێوەیەک بۆمان دەکرێت لە بەرامبەر ئەو دەسەڵاتە دژە ئینسانیەدا بوەستینەوە و بە ئاراستەیەکدا هەنگاو بنین کە یارمەتیدەری هەرچی زووتر لە گۆڕنانی ڕژیمی کۆماری ئیسلامیە لە ئێران. بایکۆتکردن و نەچوون بۆ سەر سندوقەکانی دەنگدانیش بەشێکە لەو هەنگاوانە. خەڵکی سەربەرز و سەرفەرازی کوردستان، کرێکاران، مامۆستایان، خوێندکاران، خانەنشینان، بازرگانان، وەرزشوانان، هونەرمەندان و هەموو چالاکوانانی سیاسی مەدەنی مافی مرۆڤی، ئەوەی لەم ساڵانەی دواییدا لە بارودۆخی سیاسی کۆمەڵایەتی ئێراندا بە تاڵی شاهیدی هەین لێکەوتەی تراژیک و بە بنبەستگەیشتووی پێکهاتەی سیاسی کۆمەڵایەتی ڕژیمی حاکمە. ڕوونە کە لەم کەش و هەواخنکێنەر و ستەمکارانەی ئێستادا حکوومەت نەک هەردەنگی دموکراسی خوازی و هەوڵدان بۆ گەشە و چاکسازی پشتگوێ خستووە، بەڵکو بە ترسناکترین سەرکوتەکان و نامرۆڤانەترین شێوەکان بەرەو ڕووی خەڵک بۆتەوە. دەرەنجامی ئەم لە بنەوە خنکاندنە و هاوکات بەردەوامی بەرخۆدانی ئازادی خوازانەی جەماوەر بزوتنەوەی پرسۆز و گشتگیری ژنجیان ئازادیە کە بە تێپەڕین لە ڕێگا بێ ئاکامەکانی ڕابردوو وەفادار بە چەمکی ئازادی و یەکسانی هاودەنگی و یەکڕیزی نێوان هەموو چین و توێژەکانی کۆمەلگای دەستەبەر کردووە. ئەم بزوتنەوەیە بە باشی نیشانی داوە کە خەڵک و سیاسەتی جەماوەری چیتر لە دوانەی فەرتەنەی دەنگ ئەدەم دەنگ نادەم دیڕۆدە نابن. گەل بە دروستی تێگەشتووە کە بۆ ئەوەی ئازادی و یەکسانی بەدەستبێنن دەبێ و پێویستە ڕاست لەم ساتە مێژوویەدا لەو دوانەیە تێپەڕن و هاوکات لەگەڵ درێژەدان بە خەباتی ڕەوای ڕزگاری خوازی
ژن ژیان ئازادی بەشداری نەکردن لە شانۆی هەڵبژاردنەکانی ڕژیم ئەم دەرفەتە وەک سەکۆیەک بۆ هاودەنگی زیاتر و درێژەدان بە خەباتیان وەک ئەمرێکی گشتی بۆ گەیشتن بە ئازادی کەڵکی لێوەرگرن و دەنگی ئازادی خوازیان بەگوێی دنیا بگێن. ئەم جارەش لە پەنای یەک و بۆ یەکتر بە بەشداری نەکردن لە شانۆی هەڵبژاردننی ڕۆژی 11 ڕەشەمە لە ماڵ ئەمێنینەوە و یەک ریزی خۆمان ئەکەینە هێز و هەوێنی بزوتنەوەی ڕەوامان و درێژە بە خەباتمان ئەدەین هەتا گەیشتن بە خۆرهەڵاتی ئازادی. بەڵێ زۆر سپاس بۆ هاوڕان لە ئۆتاق فەرمان. بەڕێزێک لە شاری سەقزەوە ئامێکی نردوم سێتی سلااو ڕێز بۆ ئێوە هاوڕێیانی کۆمەڵە. لە شاری سەقز نەتەنها لاوانی کوڕڕێی نادەن بەڵکو بنێرە تەبلیغاتەکانی دەدڕێنن. کوردستان سەقز سەرچاوی بەرخۆدانە. ئێمە جوانانی سەقز هیچ ڕێنیادەین ناشێڵین جارێکی تر جمهوری ئیسلامی خوێنڕێژ سەر بکەوێت ئیدامە بە ئێعدام و خەڵک فریودان بکات. ئێمە وەکو جوانی سەقز گیانمان دەدەین بۆ ئازادی و بەرابەری. بژی کۆمەڵە زۆر سپاس بۆ ئەم بەڕێزە کە ناسناویشی نەبووە. سپاس بۆ ئەو ئازیزە. بەڵێ ئێستاش هاوڕانی وتاق فەرمان ئاگاداریان کردو کە بەڕێز کاگ ئەحمەد ئەسکەندەری لەگەڵماندا دەبێت. بەڵێ سڵاوتان لەبێت. باشی کاگ ئەحمەد زۆر سپاس بۆ بەشداریتان. سڵاو ڕێز بۆ ئێوەش زۆر سپاس بۆ ئێوە و سپاس کە داوەتی ئەو بەرنامەتان کردوم. زۆر سپاس بەخێر بێت بەڕێز کاگ ئەحمەد ئەسکەندەری لە کۆڵەری سیاسی. بەڕێز کاگ ئەحمەد بە لێرەوە دەست پێ بکەین. ئەسەن هەڵبژاردن بۆ ڕژیم بۆچی گرینگە؟ هەموو ڕژیمەکان لەم لە ماوەی 56 ساڵی ڕابردووە کەوتنەتە سەرەوەی کە ئەوانیش بە کودتا هاتبێتن یان بە هەر شێوەیە هاتبێتە سەرکار نیشانی بدەن کە لای ئێمەش دموکراسی ئەخوات و ئێمەش لایەنگریەوەین کە خەڵک دەنگ بدەن و بە هەڵبژاردننی خەڵک بێ کە دێنە سەر حکم. ئەمە دیارە جمهوری ئیسلامی ژەگرێتەوە هەرچەند زۆر کەس قبوڵیان نییە، بەڵام بە بڕوای من لە ڕۆژی ئەووەڵەوە لە یەکەم ڕێفراندۆمەوە کە نەورۆزی ساڵی 1658 کرا و گەلی کورد تەحریمی کرد، لەو ڕۆژەوە فێڵ و کەلەکە لە هەیە هەم بۆ ڕێفراندۆم هەم بۆ هەڵبژاردنەکان. بەڵام ئەوەشی هەیە کە خەڵکێکی زۆر لە یەکەم خۆپی لە یەکەم ڕێفراندۆم و یەکەم هەڵبژاردنەکانە بەشداریان کردووە، بە تایبەت لە ڕێفراندۆمەکە بەشداری جگار زۆر بەرچاو بوو لە دەرەوەی کوردستان. ئێستا بە بۆچوونی من دوو یا سێ لایەنی هەیە. لایەنێکی ئەوەیە کاڵێ بە خەڵکی ناوخۆ ئێمە نیگەران مەبن، ئێمە ڕژیمێکی سەقامگیرین، نەتەنها لە ڕوخان نزیک نین، نەتەنها ئەم بارودۆخە دژواری ڕۆژەڵاتی ناوەڕاست و دنیا کارتێکردنی لەسەر ئێمە نییە، بەڵکوەوە تا خەریکین هەڵبژاردننی شەکەین. ئەوە یەک. دووهەمیان ئەوەیە هەر بۆ هەر ناوخۆ ئەگەر بمێنینەوە تەسویە حەساوێکە لەگەڵ نەیارانی خۆیان. بەشێکی زۆر لە ڕێفۆرمیستەکانیان لاداوە و بەشێک تەنانەت لەوانش کە دۆستی نزیکی خۆشیان بوو لایەنداوە. لایەنێکی مهمی بۆ کۆماری ئیسلامی ئێران ڕوو بە دەرەوەیە. دەوێت بە دەرەوە بڵێ کە من مەشروعیەتم هەیە سەرڕای شۆڕشی ژینا و سەرڕای هەڵبژار ئەو خۆپیشاندان و ناڕێزایەتیەکان و هەموو ئەو شتانەکە بە تایبەت لە 2 ساڵی ڕابردوودا لە ئارادا بووە سەرڕای هەموو ئەوانە. ئەوە نییە ئێمە هەڵبژاردنەکەین و خەڵکی جێن دەنگمان پێدەن. و ئەم جار جەماعەتێکی زۆری ناڕازیش لە ناوەوە هەن کە بۆ زیابوریان زۆر خراپە، بەڵام ئەڵێن هیوادارین وەزمان باش بێ. بەوانیش دەڵێن ئەگەر لەم هەڵبژاردنەدا بەشداری بکەن قەولتان پێدەین وەستان باشەکەینەوە. یعنی کۆمەڵێک هۆکار هەیە بۆ ئەوکە کۆماری ئیسلامی ئێران بیاوێ ئەم هەڵبژاردنە بەڕێوە بە. زۆر باشە. بەڕێز کاگ ئەحمەد خۆشتان ئاماژەیەکی کورتان پێدا دیارە بەشێکی هەر تەسویەیە بازنەی دەسەڵاتەکەی زۆر چکۆلەتر کردێتەوە خودی حکوومەت وەلو بینەدا ئیسلاح تەڵەبەکانیش شکافیان تێکەوتووە، ناکۆکیان تێکەوتووە، بەشێک بەشداری دەکەن بەشێکیش بەشداری ناکەن. وەزئی ڕێفەرمیستە حکوومەتیەکان چۆنە بینن؟ ئەمانە زۆری پێچووە تا خۆیان ساخ بکەنەوە. دیارە ئێوەش دەزانن لە بەرنامەکانی جۆرا و جۆرە باسی لێوە کراوە کە ئەو دروشمە مەشهورە کەوتیان
ڕوسولگەرە ئیسلاح تەلەب ئوسولگەرە دیگێتە ماماجرای ترتەوە بووە دیارە بەگوێ ئەوانیش گەیشتووە 43 ئەندامی ڕێکخرا و تاکە کەسی هەن لە بەرەی ئیسلاحاتە لە ئێران لەم 43 لایەنە ڕۆژی تقریبەن 21 ڕێبەندان نزیکەی 19 ڕۆژ لەمەوبەر کۆبوونەوەیان کرد وە سەرنجام 34 دەنگیاندا لە 43 ڕێی لە 43 دەنگ 34یان دەنگیاندا بۆەوەکە ئەم هەڵبژاردنە ناتوانێ جوابدەرەوەی خەڵک بێت و بارودۆخەکە ئیدارە بکە بۆیە لەبەر ئەوە ئێمە بەشداری ناکەین جا ئەمە بزانە کە بەوەزەکە بەکوێ گەیوەکە ئەو بەشە زۆرەی ڕێفۆرمیستەکان و ئیسلاحخوازەکان ئامادە نین لە هەڵبژاردنەکەدا بەشداری بکەن بەڵام لێرە حەزەکەم لەسەر شتێک ڕاوەستم ئەویش چەمکێکی هەیە کە بە فارسیە شرکەت ئەدەمی شرکەت و تەحریم شرکەت دیارین بەشدار بوون ئەوانەی کە بەشدارن دیارە معلومە وەزیان چۆنە ئەوانە بەشداریەکەن و لایەنگرانی ڕژیمن و ئەوانن کە پێیان وایە بوومانەوەی ئەم ڕژیمە بە قازانجی تاکە کەسی ئەوانە تەبعەن بەشێکی زۆری لە ترسا و لە ژێر سەرکوت و ئەوانە بەڵام ئەم ئیسلاح تەڵەبانە و بەشێک لە تەنانەت کەسانی وەکو سازمانی چریکای فەدایی ئەکسەریەت و ئەوانش دەڵێن شرکەت نەمیکونن یعنی بەشداری ناکەین لە هەڵبژاردنە بەشداری ناکرێ معنای ئەوەیە کە من ناچم بۆ هەڵبژاردن بەڵام تۆ بچۆ ئەگەر پێت خۆشە بلایەنی سێوەم کە بەرەی زۆری ئۆپۆزیسیۆنە و بە بۆچوونی من بەرێکی ئێزگار زۆری خەڵکە لە ناوەوە ئەوە تەحریمیەکەن واتە ئێمە خۆمان دەنگ نادەین تکایە ئێوەش دەنگ مەدەن هیچ کەسی تریش دەنگ نەدات ئەگەر ئەمە چاو لێ بکەین ئەم جارە زۆر شتمان لێ حاڵیە بێ من ئەمڕۆ نووسراوەیەکی کورتم بینی لە ئینساف نیوز کە باز لەوە ئاڵێ لەگەڵ 50 خانم و ئاغای سەرەوەی 30 ساڵ قسەیان کردووە و لەگەڵ یانە پرسیاریان لێ کردووە نزیکەی زیاتر نزیکەی 90% یان ناڵێن ئەمە بەشداری ناکەین هەڵب هەرچەند چەند نەفەرێکیشان هەرکە وشەی انتخابات ئەبیسن لەو کەسە کە پرسیاریان لێەکە ئەکشێنەوە و سڵ ئەکەنەوە بەڵێ ئەوە یەک کەسی تریش حەزەکەم لەم بەشە ئاماژە بە کەسێکیشکەم بەناوی ئەبولفەزلی قەدیانی کە ڕەخنەکی زۆر تند و تیژی کۆماری ئیسلامیاوی لە ڕێفۆرم خوازەکان بۆ ساڵی 98 من ئەمڕۆ بینیم ساڵی 98 نووسیویەتی هەرچەند لە هەڵبژاردنەکاندا هەڵبژاردنێکی سارد و سڕ ئەبێ بەڵام ئەمەش ناتوانێت تەنانەت هەڵبژاردننی سارد و سڕیش تاسیرێکی هێزگاروای نییە و ئەبێ دەست بدرێتە کارێکی گەورەتر بۆ لە ناوبردننی ئەم ڕژیمە جا ئەم کابرا ئەم ساڵیش یعنی ئەماغای قەدیانیە ئەم ساڵیش هەر ئەویش تەحریمی کردووە ئەو نەک بڵێ بەشداری ناکەم تەحریمی کردووە زۆر باشە بەڕێز کاک ئەحمەد خۆشتان ئاگادارن نزیکەی چەند میلیۆن سەنەدێکی هەکراوی خۆی قەزاییە لە ماوەی چەند ڕۆژەدا بڵاو کرایەوە لەوێدا نیشانیدا کە کوردستان کانگای ناڕەزایەتی و شۆڕشە لە دژی کۆماری ئیسلامیدا وەزیەتی کوردستان ئێوە لە هەڵبژاردندا چۆن دەبینن بەگشتی بە بۆچوونی من کوردستان بە تایبەتی لە شۆڕشی ژینا نیشانیدا کە ئەو شتەی بە فارسی دەڵێن و پیان ناخۆشە ئێمەوە بە خۆمان بڵێین ئەوەیە ئەویش تافتەی جودا بافتەیە یعنی ئەگەر سەرنج بدەن لە هەموو شۆڕشی ژینا گەورەترین خۆپیشاندارێکە لە ئێران کرا ئەوەی سەقز بوو کە ڕۆژی چلەی ژینا کرا لە مەراسمی چلەکەیە لە تارانی پایتەخت بە نازانم لە شتێک لە بینی 15 تا 17 میلیۆن کەسەوە خۆپیشاندانی بەو گەورەیە نەکراوە لەوێ بۆیە هەر لە سەرەتاوە ئەمە معنایەوە نییە کە لە جێرەکانی ترش تێکۆشەر نییە شۆڕژێر نییە هەڵسوڕان نییە خەبات نییە معنایەوە نییە مەبەستم بەرجەستەبوونی کوردستانە بەڵام لە شۆڕشی ژینا دەستکەوت زیندانیەکانمان ئیعدامیەکانمان ئەوانەی کە کوژران هەموو ئەمانە دەریخست کە چی بووە ئەو سەنەدانە کە ئێوە ئاماژەی پێەکەن هەرچەند بەشێکی ئێجگار زۆری هێشتان بڵاویش نەکراوەتەوە کەوتوتە دەست ئەو کەسانە بەڵام بڵاویان نەکردوێتەوە یەکێ لە ئاکامەکانی کلیپێکی 11 دقیقەیە من نازانم تەلەڤیزیۆنیەوە بڵاوتان کردوێتەوە یان نە هەڵبەت
بۆچیش بڵاویکەنەوە ئەوە هی کۆماری ئیسلامی ئێرانە ئیرنا بڵاوی دیوتانە بڵێ ئێرنا بڵاوی کردووەتەوە ئەو کلیپە چیمان پێڵە ئەو کلیپە بە خەیاڵی خۆی ئەوەی کە دروستی کردووە ئەوێ سوکایەتی بکە بە کۆمەڵە و دیموکرات و بە حیزبەکانی کوردستان سوکایەتی بە پێشمەرگە سوکایەتی بە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەسڵەن سوکایەتی بە ئومێدێکە لە ناو گەلی کووردا بوێ بۆ گەیشتن بە ماف و بەدەسەڵاتێک بەڵام ئەوە لایەنێکی قەزیەیە ئەوە ئارەزوویەکێ کە قەدوە دینایە لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە بەڵام لایەنێکی تری بە بۆچوونی من زۆر بەرجەستەیە ئەوەیە کە ئەوان کوردستان بە هەڕەشەیەکی ئێجگار گەورە دەزانن لەسەر خۆیان بۆیە کلیپی وا دروستەکەن و بۆیە لە ئێستاوە بە خەڵک دەڵێن نانانا دڵخۆش مەکەن بەم حیزبە سیاسیانەتان دەنا چ پێویستێکی بوو کارێکی ئاوا بکەن بەڵام ئەوان هەڵەیەکی گەوریان کردووە پیان وایە کۆمەڵە و دیموکرات و حیزبەکانی کوردستان هەر ئەو بەشەن کە نازانم لە کۆیە و لە زەرگوێز و زەرگوێزەڵە و لەوانە دانیشتون هەڵەی گەورەیان ئەوەیە کە شۆڕشی ژینە نە لە باشووری کوردستانەوە نە لە وەردوگاکانی حیزبە سیاسیەکانەوە بەڵکو لە ناوخۆی و لە ناوەرۆکی کۆمەلگای کوردستانی ئێمەوە سەری هەڵداوە و بۆیە ئەو هەموو توندوتیژیە دەکرێت لە کوردستان و من پێم وایە کوردستان هەروەها لە درێژەیشا دەبێت بە هەڕەشەیەک لەسەر کۆماری ئیسلامی ئێران هەڕەشەیەکی بە حەق لەبەر ئەوە ئەو هەموو کوشت و کوشتارە کراوە ئەو هەموو تاوانەکە لە کوردستان کردویانە تەبیعیە کە کاردانەوەی وایشی لێوە بکەوێتەوە. زۆر باشە کاک ئەحمەد بۆ ئەو کەسانی کە کاندیدی بڵین بەشداری ئەو هەڵبژارنانە دەکەن سیاسەتی دروست چییە ئەگادار کە جوان بەگشتی کولەم بە تەواوی پشتیان لە حکوومەت و ئەم هەڵبژار نەش کردووە دەبێت چی بکرێت زۆرترین تەحریم لە کوردستان بێت بەرامبەر بەم هەڵبژارنە وڵات چی کرنگەکە دیارە ئاگاهگەریە ڕوونکردنەوەیە لێکدانەوەی سیاست و سیاستەکانی ڕژیمە هەرچەند زۆریش بەشێکی زۆری لێکدانەوەشی نابێت بنەماڵەیە کە پۆلیەوەی نییە مناڵەکەی بنێرەتە مەدرسە نەخۆشەکەوێ پۆلی نییە بیدا بە دەوا و دەرمان بۆ مناڵەکەی ئەمەڵێکی لازمە پۆلی نییە ئەمەڵێکی زەرڕاحی بکات یان چێ سەفەرێکا بەم لایە بەو لایە بچێ یان ماڵێکی وێ بۆ خۆی کە دڵنیان لەوێ لەوە کە دوای نازانم ساڵێ 2 ساڵ دەریەکەن لە ماڵەکە هەموو ئەمانە نیشانەی ئەوەیە کە ئەم هەڵبژاردنەوە ئەم ڕژیمە و ئەم دەسەڵاتە بەکار نایە ئەو کەسانە کە دێن خۆیان کاندی دەکەن من پێم وایە پێویست ناکە هیچ کەزێنی بێڕێزی شخصیوانە پێویست ناکە بەڵام ئەو کەسانە کە دێن خۆیان کاندی دەکەن هیچ نین ئللا ئەوە نەبێ کە کۆمەکەکەن بەمانەوەی ئەم ڕژیمە ئەم دەسەڵاتە و یارمەتی دەری ئەو کەسانن کە سەرکوتی خەڵکیان کردووە چ لە کوردستان چ لە دەرەوەی کوردستان لە هەموو ئێران بۆیە بە بۆچوونی من هەڵوێستەکە دەبێت ڕوونکردنەوە و ئاگادارکردنەوە و شیارکردنەوە بێ ئەگەر من ئەبینم دراوسەیەکم برایەکەم خزمێکم هیوادارم برای هیچ کەس لە بینەرانیەوە نەچێ بۆ دەنگدان خەریکە بچێ بۆ دەنگدان ئەوەندەی بۆ پێم بکرێ ڕازیەکەم کە دەنگ مەدە دەنگ نەدەی باشترە هەتا ژمارەیەکی کەم چێتە دەنگدان باشترە ئێمە ئەزانین کە فێڵە کرێت و نازانم خلاصە ئەتوانن ڕۆژی شەممە پێمان بڵێن ئای چەندە خەڵک بەشداری گەورە گەرم و گوڕیان کردو هەمیشەوایان کردووە هەر وەختێکە بە بەشداری کەمیش بوو بێ هەر و تویانە زۆر بووە من لە بیر مەجارێکیان هاشمی ڕەفسەنجانی کە کاندید بوو چەندین مانگ دوای ئەوە لە لێکدانەوەیە کا بینیم کە کوردستان کەمترین دەنگی دابوو بە هاشمی ڕەفسەنجانی ئەمە لە دەنگ و باسەکانە باسی ناکەن بەڵکو وەختێک باسیەکەن کە تازە شتەکان گوزەراوە ڕوویداوە بەڵام گرنگ ئەوەیە کە لە تارانەوە پەیامی خەڵکی کوردستانیان ئەو جارەی کە دەنگیان نەدا ڕەفسەنجانی بە گوێیان گەیشت بۆیە بەلای منەوە گرنگە کە هەتا پێمان بکرێ هەتا بۆمان بکرێ وا بکەین کە خەڵکێکی کەمتر چێتە سەر دەنگدان هەرچەند دڵنیایشین لەوە کە ئەوان بە هەرحاڵ مەجموعەیە ژمارە بڵاوەکەنەوە دوای دەنگدانەکە زۆر باشە بەڕێز کاک ئەحمەد من زۆر داوای لێبوردن دەکەم چون میوانی دیکەشمان لەسەر هێڵە پێمان خۆش بوو زۆر زیاتر لە خزمەتدا بین پرسیاریش زۆر هەبوو بەڵام لە کۆتاییدا خۆتان ئەگەر دەتانوێت ئاماژە بە شتێکی لەوتراو بکەن فەرموون
وڵای من تەنها ئەواڵم کە هەموو چاوەڕوانیەکان ئەوەیە ئەم هەڵبژاردنە کەمترین بەشداری ببێ، بەڵام ئەبێ ئەومان قوبول بێ کە ئێمە قەت نازانین چەند خەڵک بەشداری کردووە و لە سەدا چەند بەشداریان کردووە و وەزارەتی کیشوەر چەند دەرسەدمان پێڵێ ئەوە یەک دوو حەزەکەم ئاماژە بۆ کەم کە جێگایەکی شتێکە جێگای داخێکی گەورەیە بۆ من و بۆ زۆرینەی خەڵکی کوردستانەوەیە کە بەداخەوە حیزبە کوردستانیەکان حیزبەکانی کوردستان نیانتوانی ڕاگەیاندنێکی هاوبەش ئیمزا بکەن و پێکەوە تەحریمی هەڵبژاردنەکە بکەن و ئەمە زۆر جێگای داخە من پێم وایە قەزا هەڵبژاردننی ئێران ئەو مەدانە بوو کە سەر ڕای هەر بیرروبوو جیاوازیەک لە بیرروبۆچوونی ئیدۆئۆلۆژیک و بیرروبۆچوونی سیاسی دیکەدا دەیانتوانی لەژێر یەک وەرەقە ئیمزا بکەن یەک پاراگرافیش ببووایە خەڵکی کوردستان داواتان لێ دەکەین بەشداری مەکەن لە هەم هەڵبژاردنەی 11 ڕەشەمە ئیمزا حیزبی 1 و 2 و 3 تا 6 هەرچەنێکەیە کە بەداخەوە کاریان نەکرد. زۆر بەداخە زۆر سپاس بۆ بەڕێز کاک ئەحمەد ئەسکەندەری لێکۆڵەری سیاسی زۆر سپاس و بەشداریتان. زۆر سپاس بۆیەوەش. زۆر سپاس بڵێ تراکتێکی تر ببینن دواتر دوو میوانی کەشمان هەیە دەچینە خزمەت ئەو دومیوانش و دێنەوە خزمەت.
زۆر سپاس بۆ هاوڕێیانی وتاق فەرمان. هەمێکشمان لە شاری بۆکانەوە باتووە سڵاو ماندوو نەبوونی کردووە کوتێتی بە دڵنیاییەوە ئێمە لاوانی شۆڕشیێڕی بۆکان نەک خۆمان هیچ هەروەک میوانی بەڕێزیشتان باسی کرد تا ئەو جیگەی بتوانیشین ئەوەی کە دەیەوێت ڕێژبدا ئەویش نایڵین ڕێبدا نەبۆ کۆماری ئیسلامی نەبۆ کۆماری ئیسلامی بژی ئازادی و بەرابری لاوانی شۆڕشیێڕی بۆکان بەداخەوەکان ناسناوی نەناردووە سپاسی دەکەین. ئێستاش لەم بەشەدا میوانی بەڕێزمان بەڵێ دوو میوانی بەڕێزمان هەیە بەڕێز کاک محەممەد خاکی ڕۆژنامەوان و لێکۆڵێری سیاسی و بەڕێز کاک مەحیە ئیرەجی ئەندامی کومیتەی ناوەندی کۆمەڵە. سپاسی هەردوولاتان دەکەم زۆر سپاس بەخێر بێن بۆ بەشداریتان. زۆر سپاس. با لە بەڕێز کاک محەممەدەوە دەست پێ بکەم. ئێمە لەگەڵ میوانانی پێشتر باس لە ئەوەی کە یەکەمین هەڵبژاردن دوای بزوتنەوەی ژینا چۆن بوو سیاست و تاکتیکەکانی ڕژیم چۆن بووە تا ئێستا باس لە ئەم شکافەی کە لە نێو ئیسلاح تەڵەبەکاندا کراوە تێدادێکیان بەشداری دەکەن تێدادێکیان نایکەن. با من ئەو پرسیارە لێرە بکەم کاک محەممەد دوو باڵی ئوسولگەرا و ئیسلاح تەڵەبی ناو ڕژیم چۆنیان کار کردووە بۆم هەڵبژاردنە ئایا جیاوازیان بووە تا ئێستا لە نێوانیاندا؟ لە پێشە سڵاوتان ئەرز دەکەم سڵاو هەیە بۆ هاوڕێک خۆشەویستم کاک مەحیە کاکەمیرجان سپاس لە داوەتەکەتان بۆ سڵاو سپاس بەخێر بێت کۆمەڵە تەلەڤیزیۆنی کۆمەڵە. ئەوەی کە دیارە لە شۆڕشی ژیناوە ماوەی پێش لەوەی شوانە شکافێک کەوتووەتە ناو هەم ئوسولگرایەکان هەم ئیسلاح تەڵەبەکان زیاتر. ئوسولگراکان کە بەشێکیان نازانم چەند دەرسەدیان و ئەوانە ناڕازین لە سیاسەتەکانیان، بەڵام هێشتا یەکدەنگی و کۆدەنگیان هەیە بەهۆیەوە لە جوملەی دەسەڵاتەکانە هەن. بەڵام کەسانێکیان هەیە دێنە سەر میدیا دەڵێن ئێوە ئابڕووی ئوسولگرایشتان بردووە، ئەمە ئوسولگرایی نییە، ئەوە خۆ دەوڵەتی یەکدەسە، ئەوە کۆ ڕئیسی هات، ئەی خۆ قەرار وابوو هەرزانی بێ دولار نرخەکەی بێتە خوارەوە، ئاوەدانی بێ کار بێ، بۆچی نەکرا؟ خۆ ئێمە ناتوانین بڵێن ئەوە هەر ڕفۆرمیستەکان و ئیسلاح تەڵەبە دەوڵەتیەکانن. بەڵام ئیسلاح تەڵەبەکان بەرەی ڕفۆرمیستە حکوومەتیەکان شکافێکی زۆر زیاتریان پێکەوتووە. ئەوەی کە دیارە ئەوان لە سیاسەتانین، بەڵام لە بەرژەوەندی اقتصادیە یەکن. هێشتا ئیمتیازاتێکی اقتصادی یەکجار زۆریان هەیە، ئیمتیازاتێکی ئابووری و ماڵی یەکجار زۆریان هەیە. بەشێکیان ئەڵێن بە هەر قیمەتێک دەبێ ئێمە بچین ڕێی بدەین، چون ئەوانە بۆ خۆیان یەکێک لە کۆڵەکەکانی جمهوری ئیسلامی بوون و کۆماری ئیسلامی بوون و پیان وایە ئەگەر کۆماری ئیسلامی بڕوخێ ئەوانیش دەبێت جواو بنەوە لە زۆر شوێناوە لە دادگا بۆ ئەو کارانەی کە کردویانە. بەڵام بەشێکیان حتا تەنانەت بڕێکیان لە زیندانان ئەڵێن ئەمە ئیتر نابێ بە هەر قیمەتێ ئێمە کەوینە دوای حکوومەت، ئەوان هەر کارێکەکەن ئێمە ڕێیان پێ بدەین، ئێمە شانسی داهاتووی خۆمان ئەسووتێنین. ئەو بحرانە کە لە ناو حکوومەتایە ڕنگدانەوەی ئەو کێشە ناوخۆیانەیە کە لە وڵاتە هەیە، ڕنگدانەوەی ئەو قەیرانە سیاسی، ئابووری، اقتصادی، دیپلۆماتیک، فەرهەنگی، هونەری، ئیجتیماعیەیە کە هەیە و ئێمە بە باشی ئەیبینین کە لە ناو دەسەڵاتە جیاوازی هەیە، دەنگی جۆرا و جۆر هەیە و کێشەکەن یەکتری محکوومەکەن. زۆر باشە کاک مەحیە بە بێنە سەر پرسیارێکی تر. ئەو ئۆپۆزیسیۆنی ئێرانی تا ئێستا چەندە توانیویانە لە دژی ئەم شانۆی هەڵبژاردنە خەڵک ڕێکخن؟ کاک ئەمیرجان منیش پێش لەوە جوابی پرسیارەکەتان بەوە پێم خۆش بوو سڵاوی عەرزی ئەوەی خۆشەویستەوە هاوڕێیانتان بکەم و بینەرانی ئەو بەرنامەیە و کاک حەمەی خاکی هاوڕێی خۆشەویستم. ئەزانی چۆنە مەسەلەی ئۆپۆزیسیۆن لە ئێراندا ناگەڕێتەوە فقەت بۆ ئەم هەڵبژاردنە و ناکرێت لەم هەڵبژاردنە فقە هەڵی سەنگێنین. ئێمە شۆڕش ساڵ و نیوێک بەسەر شۆڕشی ژینا تێپەڕێت. ئۆپۆزیسیۆنی ئێران لەو ساڵ و نیوە ئەوەی وا تا ئەندازەیە چی ئەتوانێت بیکان نیشانیدا. منشورهای مختلف هاتووە،
هێزە سیاسیەکان بڕێکیان بە جیاواز و بە تەنیا ئەکسڵ عەمەڵیان نیشانداوە. لە کوردستان ئێمە بینین جۆرەیەکی تر هەڵس و کەوت کرا لە رابطە لەگەڵ شۆڕشی ژینا و ئەگەر بین هەڵی سنگێنین ئەتوانین لەو ئاخێری جەماوەریەوە بیبینین، چونکی لە چەند ساڵی ڕابردووە بینین کە لە ئاستی ئێرانە ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی بغیر از کوردستان کە بە شێوەیەکی تحەزب یافتە لە مەسایلا دەخاڵەتی کردو، ئەوانەی تر زیاتر ئەوانن کە لە دەروەی وڵاتن و بەو شێوە ئەمەڵیان کردووەوە ڕێکخراوەکانی ناوەوەی وڵاتیش کە ئەوانی شە بخێنە بەشی ئۆپۆزیسیۆن دژ بە کۆماری ئیسلامی ئەمەڵکردی ئەوانەمان دیوە. لە کولە من پێم وایە کە جیا لە کوردستان ئۆپۆزیسیۆن لە ئاستی ئێرانە بەو شێوە کە ئینتزار ئەڕۆیی ئەمەڵی نەکردەوە، ئەوە جێگەی نیگەرانیە بەڕاستی لە ئەگەری ڕووداوەکانی داهاتووە چی قەولایە ڕوودات. ئۆپۆزیسیۆنەکانی پەرچاویش بریتین لە ئاستی ئێرانە چەپەکانن، مجاهدینە، نەظام سەڵتەنەت خوازەکانن، ئەوانە مەسەلەن ئۆپۆزیسیۆن های ئێرانین. دێ هەر کامێکێک لەوانەیش بەهۆی ئەوە کە دوورکەوتنەتەوە پلۆپایەکی بۆ سوورەتان لە ئاسی کۆمەڵایەتی نییە. مهم ئەوەیە لەباری کۆمەڵایەتیەوە ئەو هێزانە بتوانن چنێک هێز لە ناو کۆمەلگا بە دوای خۆیان ڕابکێشن. لە کوردستانە ئەوە امتحان کراوە و جوابی گرتوتەوە و تەنانە نیشان درراوە، بەڵام لە ئاسی ئێرانە ئێمە ناتوانین هیچ حرەکەتێ ببینین کە بە داخوازی یا بە فەراخانی ئەو لایەن یا ئەو لایەنی ئۆپۆزیسیۆن کرابێت. ئەگەر هەرچەندێکیش ئەدعا بکەن تۆ ناتوانانی شتیوا ببینین. ئەوەی کە جێگەی دڵخۆشیە بەشێکی زۆریان تحریمیان کردو، تەمانەوە انتخاباتیان تحریم کردووە، چونکی ناکرا تحریمیشی نەکەن، ینی وەزیەتەکە وایە تحریم نەکردنەکەی هەر عیبیشە ئەسڵ ناکرێت. بۆیە بڕێکشیان بەڕاستی وایان لێ هاتووانیان توانی بە نەوعێکی تر مۆزوعی انتخاباتەکە یان هەڵبژاردنە هەڵس و کەوتی لەگەڵا بکەن. من پێم وایە ئەگەر هەڵی ستەنگێنی نەبێ ئەوە ئاوەڕ بدەینەوە لەو دەورانە. زۆر باشە کاک محەممەد، هەڵبژاردن لە چوار پارێزگای ئێران کە کوردن جیاوازی زۆری تێدایە. تا چەند مۆری شۆڕشی ژینا بەسەر ئەم هەڵبژاردنانەوە پێوەی دیارە، ئێوە چۆنیە بینن؟ پرسیارێکی زۆر باش و بە جێگە ئیشارەتان کرد کاک ئەمیر. دیارە لە هەر شارێک تایبەتی خۆی هەیە. شارێکی سنووری مەسەلەن بڵێن کۆڵبەری تایە یا کاروانچی تایە یا کاسپی تایە یا تیادیە لەگەڵ شارێکە کە کاری هەیە تەفاوەتی هەیە. ئێمە لەو چوار پارێزگای کە خەڵکی کوردستانی تایە و بە کوردستانی ناوە بین، ئێمە شیعەمان هەیە، سونیمان هەیە، تورکمان هەیە، کوردمان هەیە، پارسمان هەیە، پێکەوە ئەژینەوەوانە. ئەوەی کە لە کوردستان هەیە لە ناوەی کوردستان زۆر تەفاوەتی هەیە و جیاوازی هەیە لەگەڵ ئەوەی کە مەسەلەن لە کرماشانە یا لە ئیلامە یا لە ورمەیە. ئەگەر ئێوە تەوەجوتان فەرمووێ سریەک فیلم بڵاو بووەتەوە، مەسەلەن ئەوڕۆ فیلمی ماکۆ بڵاو بووەتەوە کە کاندیدێکی دەوڵەتی هەرەکێکی چۆن کێشەی تورک و کورد سازکات کە لە ورمێ ئێمە ئەما بینین. لەو شوێنانەی کە شیعە و سونی تایە، لەو شوێنانەی کە کورد و تورکی تایە، حکوومەت حتا لە وەختێکی ئاوا حەولەدات کە شەڕ و ئاژاوە سازکا لە ناو خەڵکانی جۆرا و جۆرە. بەخۆشیەوە خەڵکەکە تا ئێستا زۆر هۆشیار بوون و توانیانە هەموو پیلانەکان پوچەڵکەنەوە، بەڵام واقعیەتەوەیە کە ئەو شۆڕەشی ژینا لە کوردستان و ئەو نەبەهێز و دەسەڵات بووە کە بە ئاسانی ناتوانن لە مەقابلیان ڕابوێستن. ئەو خاستانەی خەڵکی کوردستان، هی بنەماڵەی گیان بەخت کردووان، هی ئەو کەسانەی کە لە زندانان ئێستا زندانیانی سیاسی، هەموو ئەوانە شتێک نییە بتوانن بە ئاسانی لی بگوزارێت. ئەوەیە من پێم وایە دەبێت ئێستا 24 ساعت زیاتر ماوە ئەوانە بۆ ئەو هەڵبژاردنە یا بەیانی دەست پێیەکە لە حاڵە هوشیار بین کە کۆماری ئیسلامی پیلانە گێڕێت لە بەعزە شوێنێک، چۆن ئەو پیلانانە پوچاڵکەینەوە. کێشەی ئێمە لە کێشەی مەذهبی نییە، کێشەی دینی نییە، کێشەی ئەتنیکی نییە ئێستا لەگەڵ لایەنێکی تراوەوانە. کێشەی ئێمە لەگەڵ کۆماری ئیسلامیە و ئەوە
ئەو دەسو پەیوەندیەکانیان کە مافی خەڵکیان پێشێل کردووە کە سەرکوت ئەەکەن کە ڕاوڕوت ئەەکەن کە ئەو وەزعەتیان لەسەر خەڵکە سەپاندووە ئەگەر کورتی کەمەوە شۆڕشی ژینا مۆری لێداوە و ئەو شۆڕشە ژیان ئازادی دەتوانێت پێوەرێک بێ بۆ ناسینی یار و نەیار دۆست و دوشمن. بەڵێ کاک مەحیا ئەڵەتە پرسیارێکمان بواتوە با من پرسیاریم بینەرە بخێنمەوە بۆتان. سێتی بە هەڵبژاردن هیچ ڕژیمێکی ئێستبدادی جێگەی خۆی چۆڵ ناکات. ئایا زۆر قسەکردن لەسەر شانۆی ئینتخابات گەمێکی سیاسی بێحاصڵ نییە؟ چکردن دەبێت چی بکرێت؟ ئەزانی چێ بە پێش لەوە باسی جوابی و پرسیارە بدەمەوە باس بکەین کە ئەسڵەن بۆ کۆماری ئیسلامی هەڵبژاردن جێگەیەکی هەیە. هەروەکو کاک ئەحمەدیش لە پێشتر باسی کرد ساڵی 58 نەوێ هەشتیش ئەتوانین بڵێن تا ئەندازێ شتێکی بەناو هەڵبژاردن بەڕاستی لە کۆماری ئیسلامیان نەبووە. یعنی شتەکان دیاری کراوە، مەهەندسی کراوە، چوارچێوەکەی هەموو شتێکی دیاری کرا ئەوەی وا بۆ کۆماری ئیسلامی مهم بووە بەشداری خەڵک بووە. یعنی ئەو تەبلیغاتی پێوە بکە بڵێ ئەوە خەڵکێکی زۆر هاتوون شەرعیەت ببەخشێ بەخۆی بڵێەوە بە هاتنی ئەو خەڵکەوە نییە خەڵک دێن و ڕێیمان پێدەن و نمایاندا چێتە مەجلیس و نازام هەوان ئەوانە انتخابەکەن. بۆیە بۆ کۆماری ئیسلامی وجودی خەڵکەکە پێویستە نەک ئەوەی کە ئەو خەڵکە بەچی ڕێی ئەدەنا بەچی ڕێیادەنێت چه حەزب بێ یاڵێ مەسەلەن من ڕێیم کو یان ئەدام چیان لێدێ ئەوە زۆر گرنگ نییە. گرنگ ئەوەیە کە خەڵک بەشدار بن و ئەو لە تەبلیغاتەکەی خۆی پیشان بدا کە ئەوە لەبەر مەدرسەکانە لەبەر شوێنی سنووقی دەنگدانەکانە خەڵکێک ڕاوەستاون و خەریکن ڕێەتە. بایکۆتی انتخابات ئەتوانێت ئەو جوابێک بدێ بەو نەبدابەوە و نێڵێک کۆماری ئیسلامی لەوە ئیسفادە بکات. بایکۆتەکە و خاصیەتەی هەیە. ئەنەخۆ حتا تەواوی سنووقەکانیش خاڵی بێ لە دوو بەیانە ئێمە دوو بەیانی انتخاباتە یا دوسێ ڕۆژ دوایەوە نمایندگانی مەجلیس ئەچن و انتخاب بە قەولی خوان انتخاب کراون و هەموو دیاری کراون و ئەچن و بەشداریەکەن. مەسەلەکە واقعاً ئەوە نییە. مەسەلەکە ئەوەیە کە کۆماری ئیسلامی ناتوانێت تەبلیغاتی پێوە بکات. کۆماری ئیسلامی لە باشترین حاڵەتە ئەتوانێت دووسێ شوێنی ڕێی کە سەرباز و بڕێک لە ئەوانەی وا مەجبورن کارمەند وانەی کە بە فشاریان هێرن ئەوانە بڵاو بکاتەوە وەکو جاران نییە سنووقهای مختلفی جیاوازی دەنگدان نیشان بدات و ژن و پیا و نیشان بدا کە بەشداریەکەن. ئەم جارە چۆڵە بێت ئەو قازانجەی هەیە. ئێنا ئەگەر بینە باری نەتیجەکەی خۆ نەتیجەکەی دیار نەتیجەکەی ئەوەیە کە مەجلیسێک هەڵبژێردرەوە نمایندگان چۆن و بەڵام کۆماری ئیسلامی ناتوانێت تەبلیغاتی پێ بکە. شتەیە کە لێرە پێویستە ئیشارە بکرێتە ئەندازەیەک شەخسەکانی کاک محەممەدا بوو ئەوی شەوەیە کە بەڕاستی ئەمە بۆ خەڵکی ئێران و بە تایبەت بۆ خەڵکی کوردستان ئیدامەی شۆڕشی ژینایە. یعنی ئەمە ئیدامەی ئەو حرەکەتەوە تا ئێستا کراوە بەڵام بەم شێوە خۆیان پێی پیشانەدات. ئەگەر جاران هاتنە سەر خیابان و تەزاوەراتیانە کرد و سینگیانە نابە بەرگولەوە ئێستا بەم نەوەیکەن ئینە چون بۆ انتخابات ڕەوشێکە ڕێگەیەکە نوعێکە لە شۆڕشی ژینا بەرامبەر بە کۆماری ئیسلامی. بۆیە ئەتوانین بڵێن ئەم تحریمی انتخابات بایکۆتی انتخابات درێژەی شۆڕشی ژینایە و ناکرێشتەیەکی مجەزا بێت جیاوازی بکەینەوە وەکو خۆی فقط بەڕەسی بکەن. پێم وایە هەر لەو چوارچێوەی سیاسەتی ئەو ڕۆی ئێرانە و لە یەک ساڵی ڕابردووە ئەگونجێتوە کۆماری ئیسلامیش خۆشی ئەوە زۆر چاکردان ئەوی شەر بەو شێوە هەڵسوکەنتی لەگەڵاکات. ئەگەریش بینی بێتمان لەو ئەسنادی مەحرەمانە کە دراوەتە دەرەوە و بەڕۆشنی باس کراوە. زۆر باشە. پرسیارێکی زۆر گرنگ هاتووە کاک محەممەد ئەگەر دەکرێت بەڕێستان جواب بدەنەوە. سێتی چەند دەورەی خەڵک و حیزبەکان هەڵبژاردن تەحریم دەکەن و حکوومەتیش هەر لەسەر کارە. کام حکوومەتی ئستبدادی بە هەڵبژاردننی کورسی دەسەڵات چۆڵ دەکات. ئەسم بۆ تەحریم گرینگە بەڵام بە تەنیاش کارساز نییە. دەبێت چی بکرێت؟ پرسیارێکی زۆر باشە بۆ واقعیەتێکە بەڵام ئەوشە قاعدەی کای سیاسیە. ئەونەی من بزانم لە هیچ شوێنێکا بە هەڵبژاردن نەبووە. ئێمە نمونەی مەسەلەن باشووری ئەفریقامان هەیە ئەفریقای جنوبی لە دەورەی نێلسۆن ماندێلا و ئەوانە یا مەسەلەن لە شیلی لە شوێنهایەکا بووە ئەویش دوای شۆڕشێک دوای خەباتێکی زۆر
حکوومەت ناچار کراوە بە پاشەکشێ، ناچار کراوە بەوەی کە ڕێی زۆربەی خەڵکەکە قبولکە. بەڵام لە سیستمهای ئستبدادیە، هیچ سیستمێکی ئستبدادی تۆ ناتوانانی تەنها بە هەڵبژاردن لای ببێت. ئەو بەهۆیەوە ئەرتەشی هەیە، بانگی بەدەستەوە، پارەی هەیە، کەسانێکی هەیە ئەلان 15% خەڵکی ئێران حتمما هاوکاری کۆماری ئیسلامیەکەن، لە ڕانتەکانی ئەو کەلکوەرەگرن، لە سەرمایی ئەو کەلکوەرگرن، بەبوونی کۆماری ئیسلامی ئەو سەروەت و سامانەیان هێناوە. بەڵام ئەو ڕئیدانە نەوعێک تەمرینی دموکراسیە بمانەوێ و نەمانەوێ، نەوعێکیش وەکو ئاموزشگا وایە خەڵک فێرە بێت، خەڵک فێری سیاسەتە بێ، فێری دەخاڵەت لە ژیانی خۆیان نابێ. بەڵام بۆ ئەوە دەبێ کۆڕ و کۆمەڵ دروست بکرێ، بۆ ئەوە دەبێ هەماهەنگی بێ، بۆ ئەوە بێ لە گەڕەکەکانە، لە شوێنی کارە، لە ئاواییەکانە نێتوۆرک بێ، شەبەکە بێ، میدیای بێ، هەموو ئەوانە بێ کە چۆن ئەمانە پێکەوە هەماهەنگیکەن. مەسەلەن خەڵکی سنە و سابلاخ و سەردەشت و شنۆ و ورمێ و کرماشان و ئیلام چۆن هەماهەنگیەکەن کە پێکەوە ئەو کارە بکەن وانە. یعنی خودی ئەو هەڵبژاردنش دەبێتە شەبەکەیەک، هەروەکو ئێوە ئێستا لەو بەرنامە هەرەکتانە بە دروستی بیبنە پێشێ. ئەمە بەشێک لە کایەکەیە، بەشێک لە گەیمی سیاسیە. ئێمە چارەیەکمان نییە، بەڵام واقعیەتەوەیە ئەگەر هەڵبژاردنێ بۆ هەڵبژاردنێت ماشایکەین، هەڵبژاردننی ئەوڵی کۆماری ئیسلامی بەشی هەرە زۆری خەڵک جیا لە کوردستان پشتیوانی لە کۆماری ئیسلامی کرد. ئەمە واقعیەتێکە. بەڵام هەرچیەک هاتووە وەریە و ئێستا دوای 45 ساڵ خۆشیان ئەڵێن، خۆیان ئەزانن لە 15% خەڵک زیاتر لەگەڵیان نییە. الان مەسەلەن کەیهانی لەندەن هەرێکێتی بە ئێسڵاب پیلانەکە بەشێکی ئاشکرا کردەیەژێ 41% خەڵک ڕێیەدا، بەڵام هەموو واقعیت نییە. 15% ئێمە لە 45 ساڵە لە 70% لە 80% لە 85% پێشتینەتە دەست 15%. لە 15%ەوە هەر حکوومەتێکیش کاکە میر مادامێک لە ڕۆژی ڕوخانەکەیشا کەسانێکی هەر لەگەڵە، دەرسەدێکی هەر لەگەڵەوەوانە، بەو هۆ ئێمە چارەیەکمان نییە. بەڵێ پێم بێ پچڕان پێمە هەم کاک محەممەد دەنگی مەتان نییە پێما بێ زۆر باشە با بچین بۆ لای کاک محێتە پەیوەندی دەگرینەوە لەگەڵ کاک محەممەد بە کاک محەممەد فەرموو. ئەوەم ئەرزکردی داوای لێبوردنە کەمە تەلەفۆنە سکرینەکەی هینە بێت پێوانە هەر ئەوەم ئەرزکردن کە ئێمە بە کۆتایی کۆماری ئیسلامی نزیکتر بووینەتەوە. زۆر باشە کاک محیا، گرنگی ئەم بەشداری نەکردنە لەم بەناو گاڵتەجاری هەڵبژاردنە لە چیدایە و چ پامێکی بۆ حکوومەتەیە؟ من پێم وایە ئەمە ڕێگەیەکی زۆر باشە بۆ هەڵسانگاندنی هاوسەنگی هێز. یعنی ئێمە توانین لەم ڕێگەوە هاوسەنگی هێز بناسیین. ئەو کاتەیە کە کۆماری ئیسلامی ئەتوانێت بزانێت زیاتر لەوەی کە تاڵعاان ترساوە و خەریکە خۆی بەرە و هەڵدێر تقریبان ئەڕوات، ئەمە ئەتوانێت ئەو هاوسەنگی هێزە پیشان بدات. لایەنی شۆڕش، لایەنی دژی حکوومەت ئەتوانن لەو ڕۆژەدا نیشانی بدەن کە قورسایی هێز زۆر بەلای ئەوانایە و ئەتوانن بەوە پیشانی بدەن کە کۆماری ئیسلامی ئەگەر چی کشت و کوشتارەکە، ئەگەر چی خەڵکی ئەدامەکە، هەر خەڵک ئەگرێ، هەر دەرگیرەکە، هەڵسوڕاوان، حتا مەسەلەن زۆر بەشێکی زۆر لەو گەنجانەی وا کوژراوی سەر دایک و باوکەکانیانی خستوەتە زیندان ئەیانگرێت. ئەمە ئەتوانێت پیشان بدا کە ئەوانە زۆر کارساز نابێت. مەبەستمەوە نییە کوشتنی خەڵک تەبعەن ناخۆشە، گرتنی خەڵک تەبعەن ناخۆشە، ئەوانە لە خەبات دوورەکەونەوە، بەڵام بەشداری نەکردن لە ئینتخاباتە، یعنی بایکۆتکردنی هاوسەنگی هێز بەلای خەڵکە قورسەکات و بەلای کۆماری ئیسلامیە سوکترەکە و نیشانێدا کە خەڵک چەنێ بەهێزە. بە تەوری واقعی ئەمە نمایشێکیە، نمایشێکە بەڕاستی نمایشێکی هێزە. کۆماری ئیسلامی نیشان بدا هێزی زۆرە،
خەڵکی شەبێن شام دەن هێزی ئەمان زیاترە لە ئەو قازانجێ هەیە ئەو بۆ ئەینا هەر بۆ جۆرە کە پێشتریش باسم کرد مەسەلەوە نییە کە ڕێی ئەدرێ ڕێی نادرێ چێ انتخابە بێ چێ انتخاب نابێ ئەویان زۆر بەلای کۆماری ئیسلامی و زۆر گرنگ نییە چونکەوانە توان هەمووانە مهندسی بکەن ئەویان وا بۆ مهندسی ناکرێ بەشداری خەڵکە پێشتریان توانی پێشتر بە شێوەهای جۆراجۆریان توانی بە تایبەت لە پێش لە پێش لە 1970 بە مەسەلەی ئیسلاح تەڵەب وانە توانیان نەوعی مەهندسی بکەن کە خەڵک تا ئەندازەی پیوا بێ ئەوە ئومێدێکە لەو تەریقەوە توانێت بە بەشداری بکات و لە کاناڵی ئیسلاح تەڵەبانەوە بتوانێت بە بڕێک لە داخوازیەکانی خۆی بکە کۆمەلگایش ئەو زەرفیەتی تیا بوو بەڵام ئێستا ئەوە ناکرێت بەڵێ زۆر باشە کاک محەممەد من ئێوارە شتێکم خوێندەوە ڕۆژنامەی کەیهان و شریعەت مەداری نوێنەری خامنەی خۆیان بۆ تەقەلوبێکی گەورە ئامادە دەکەن کە گۆیا 41% خەڵک ینی بەشداری شانۆی هەڵبژاردن دەکات ئایا حکوومەت دەتوانێت تەقەلوبێکی وا گەورە بکات ئاکامەکەی دەبێتە چی لێدێ شتێک هەیە ببورن من تەلەفۆنەکە نازانم ئەو چ ئشکالێکی داوای لێبوردنتان دەکەمە تەلەفۆنیش دێت وای لێ دێ قسەیەکی زۆر بەناوبانگ هەیە دەڵێن ڕێیدان زۆر گرنگ نییە کێ ڕێیەکان ئەشمێرێ ئەوە گرنگە ئەوەی کە ئەچێتە سەر سنووقەکان و ئەیشمێرێ کۆماری ئیسلامی وەکو حکوومەتێکی ئیسلامی وەکو حکوومەتێکی شیعە درۆی پێ حرام نییە درۆی حتا خومێنی وتی تەقیەیە یعنی ئەکرێ بۆ حفزی نظام هەموو نەوە درۆیە بکەن هەموو نەوە چاواشەکاریەکەن الان هەر لەو سەنەدانای کە بڵاو بووەتەوە لەو هەکردنەی خۆی قەزاییە کامڵەن دەرەکەوێ وە لە شوێنەکانی تر ئەمان خۆیان داناوە بۆ 15%. بەڵام هەر ئێستا کەیانی کە شریعەت مەداری سەردەبیرەکەیەتی و نوێنەری خامنەییە باسی 41% دەکات و ڕەنگە لەوەیشی ببنە سەرترەوە ئەوان هیچ پێوەرێک نییە بۆ حەت ئەگەر مەسەلەن ئەلعان کارێکیان کردووە بە خوێندەوارانیان وتووە دەبێ بێن ڕێی بدەن لە پادگانەکانە بەس بەو سپای پاسداران و بە بەسیج و بەهێزە نظامی و بەهێزە ئەمنیەتەکانیان وتووە بێ ڕێی بن کێ ئەزانێت لەو پادگانە چەند کەسە و چەند کەس نییە کێ ئەو ڕێیانە شمێرێوانە ئەوەیە واقعیەتەوەیە ئەوان هەر دەرسەدێک هەرێکیان بێ دەتوانن لەو هینۆ دەربێرن بەڵام حەسێبێکەکەن ئەوان تازە ئیتر خۆیان ئەزانن مەشروعیەتیان لای خەڵک نییە خەڵک بڕوایان بەوان نییە بەڵام ئەگەر ئاسە هەرێکیان بێ وەکو سەدام حوسێن بڵێن ئێمە مەسەلەن 99% خەڵکمان لەگەڵە یا وەکو کوڕی شماڵی بڵێن مەسەلەن ئێمە 100% خەڵکمان لەگەڵە ئایا ئەو کاراکەن دەرسەدێک دەرێرن بۆ ئەوە هێزەکانی سەربەخۆیان بەخەتکەن نەڵێن کەسمان لەگەڵ نەماوە دەرسەدێک ئێرن کە پروپاگەندەی پێوە بکەن دەرسەدێک ئەڵێن کە بڵێن ئێمە شکستمان نەخواردووەوانە بەڵام ئەوەی کە واقعیەتە ئەو خەڵکەی کە لە شارەکانایە ئەو خەڵکەی کە پێکەوە پەیوەندیان هەیە هەموو ئەو نەزەرسەنجیانە هەموو ئەو راپۆرتانە ئەوە نیشانەدا کە دەرسەدێکی زۆر کەمی خەڵک بەشداریەکات و ئەو هەر دەرسەدێک دەربێرێ شکستی خواردووە یعنی خەڵکەکە ئازانێ ئەوە درۆیە زۆر دیکتاتۆر بووە ماوەیە پێش لەوە وتویانە ئێمە ئەکسەریەتی کۆمەلگامان لەگەڵە بەڕام ڕۆژێ دواتر ئاخرین نمونەی مەسەلەن ڕەنگە لەوانە حوسنی مبارەک بێ ئاخرین نمونەی ڕەنگە سەدام حوسێن بێ کەسانێکی ئاوا بێ عەلی حوسێن بێ کۆماری ئیسلامیش حاضر نییە شکستی خواردووە بەڵام حاضر نییە شکستەکە قبوڵ بکات هەروەکو خومینی چۆن حاضر نەبوو جامی زەهرەکە بخواتەوە خەڵک ناچاریەکە بەخۆشیەوە کوردستان یەکێ لەو شوێنانەیە کە هەر لەو ئەسنادەیشا دەرکەوتووە کە پێشەنگی ئەم شکست و بە ئێسلا ڕسواییە بۆ کۆماری ئیسلام زۆر باشە کاک مەحیا بۆی کە شکستێکی زیاتری هەڵبژاردننی ڕژیم لە کوردستاندا بینن ئەرکی سەرشانی خەڵک چییە؟ ئەرکی سەرشانی خەڵک ئەوەیە کە یەکەم ئەوەیە کە بەشداری نەکەن یعنی سنووقەکان چۆڵ بێت بایکۆتی بکەن طبعا ئەو ڕۆژە کرێت دوکان و بازار چۆڵ بێ بەڕاستی خەڵکە گەریش یعنی بە هیچ شێوەیەک
شمەیەک نیشان نەدا لەوەی کە قڕەباڵغیەک هەیە و خەڵک بۆ کۆماری ئیسلامی بۆ تەبلیغات بکات. ئەمە یەک مەسلەیەکی ترەوەیە کە ئێستا کاتی ئەوەیە کە بین ئەو ئامرازانەی کە بەیەکۆ وەسڵمانەکە بیدۆزینەوە بزانین چییە، بە چ شێوەیەک ئێمە بتوانین یەکگرتوو بین، بە چ شێوەیە توانین پێکەوە قسە بکەین، پێکەوە تاوتوێی وەزعەکە بکەین و بەرنامە بڕێژین بۆ دواتر. هەر ئەلعانەکە ئەوڕۆ کە ئێمە بەیەکەوە قساکەین بەشێکی زۆر لە چین و توێژەکانی ناو ئێران کەماکان هەروەکو جاران دێنە سەر شەقام و ئەترا دەکەن. باز شەسەگان ئەسان هەر لە ئێستا بووە بە جارانی ئاو سێشەمانە ئێسەوەدام هەموو ڕۆژیارە ئەترا دەکەن. ئەو بازنشتەکانی مخابراتە و بازنشتەکانی شوێنەکانی ترە. ئەوە کرێکارانی فولاد و زۆر شوێنی ترەبینین دیسان هەر ئاعترا دەکەن. ئاعترازات لە ئێران هێزگار بەرین. مەسەلەکە ئەوەیە کە ئێمە بتوانینەوە ئاعترازاتانە بەیەکەوە بلکێنین، بیکەین بە هاودەنگ، پشتیوانی لە یەک بکەن. یعنی ئەگەر بەیانی ڕۆژ کرێکارانی فولاد دێن لە داخوازیەکانی خۆیان پشتیوانی بازنشتەکان بکەن، ئەگەر بازنشتەکان دێن پشتیوانی لە کرێکاران بکەن و خوێندکاران بکەن، وەزعی ژنان باس بکەن. ڕۆژێکی ئاوا ئەو کاتەیە کە ئێمە بین بزانین ئەو گرێ پوچکانی وا ئێمە تاڵعانە نەمانتوانی بەیەکەوە وەسڵبین پەیایی بکەین و ئەو شەبەکەی وا کاک محەممەدی شاری پێکرد بەنەوە ئەیکبی دۆزینەوە بچ شێوەیە بتوانین ئەو شەبەکە قایمتر بکەین و دیسان باسم کرد هاوسەنگی هێزەکەیش نیشانەدا کە خەڵک ئەو توانایانە هەیە بە پێی هەموو ئەو پێوەرانەوە کراوە، هەموو ئەو شتانەوە، هەموو ئەو هەتا دوێنێ پێرەکە خامنەی هات قسەی کرد دیسان باسی وی کردکە بێ لە انتخابات تا بەشداری بکەن. دیارە ئەوە وەزعیەتەکە زۆر بەلایەنەوە خراپە. من پێم وایە کۆماری ئیسلامی وەکو سەدام حوسێن و یا وەکو رووسێ بلا ڕووسشتی ناکات کە مەسەلەن بڵێەوە هەشتا نادام چەند دەرسەدی خەڵکاتون و ڕێیان داوە، بەڵکو ئەوێ نیشان بدا کە ئەوانەی وا مخالفی ڕژیم من زعیفن، بۆیە دەرسەدێک نیشانەدا کە بەشداریان نەکردەوەی سە تویانە 41% شاید بیکەن بە مەسەلەن 65-70% بڵێن ئەوانەی وا ناڕازین 30% کە من ئێوێ ئەو لایەنی دژی خۆی زۆر زعیف نیشان بدە. بۆیە ئێمە بەیانی ڕۆژ لەو هاوسەنگی هێزا ئەبێ نیشان بدەین کە لایەنی دژی کۆماری ئیسلامی و لایەنی شۆڕش زۆر قەویە و بەشداری ناکە. ئەوە بە یەکگرتووی ئەکرێ ئەوە تەبعەن ئەو شتانەی وە پێشتریش ئیشارەی پێکراکە هەمەش ئیشارەی پێکرد. بەڕاستی کۆماری ئیسلامی زۆر زیرەکانە خەریکە کارەکە. ئێستا مەسەلەن لەو شوێنانەی وە دوونەتەوە بەیەکەوە لە پەنای یەک ساڵیان ساڵ بەیەکۆ ژیانیان کردووە، تێکەڵاویان هەیە، تێکەڵاوی خانەوادەگییان هەیە، تێکەڵاوی کاریان هەیە، بەیەکەوە بە دەرد و غەمی یەکەوە بوون لە هەموو وەختەکانە. ئێوێ ئەوانە بدا بە ژیانیەکە قازانجەکەی لەوایە خۆزانانی ئەوە نابێ بەڕێی بۆ ئەو بێیان، بەڵام ئێوێ ئەو شۆڕشە ئەو بەشی شۆڕشە بێهێز بکەن. بۆیە مەسەلەن نەبینین لە نەغەدە لە ورمێ لەو شوێنانە هەوڵەدا بینی تورک و کورد کێشە دروستکە یا بینی شیعە و سنی کێشە دروستکە. بۆیە ئەبێ هەوڵ بدرێ ئەو شتانەی کۆماری ئیسلامیش پوسەڵ بکرێتەوە و یەک ڕێزیەکی تر نیشان بدرێت. ئەو یەک ڕێزیەی کە مەسەلەن بۆیە منوتم ئەمە بەڕاستی ئیدامەی شۆڕشی ژینایە، چۆن ئێمە لە شۆڕشی ژینا نازانم چەند سەد شاری ئێران هاوکاتە لەسەر خەت و ئاعترازیان کرد، ئەمەش کاتی ئەوەیە. ئەمە هەرو ئیدامەیە بەڵام بە شکڵێکی تر خەریکە خۆ پیشاندانەکەی نیشاندا خۆ پیشاندانێکە بە نەوعێکی تر وەکو مانگرتن وایە، وەکو نەوعێکە لە مبارزەکردن خەباتکردن دژ بە کۆماری ئیسلامی. وە پێم وایە ئەمە ڕێگەیەکی باشەوە هەنگاوێکی باشیشە بۆ ئەوەی ئێمە هەڵی سەنگێنین چەنی هێزمان هەیە. زۆر باشە. بینەرێکمان لە شاری بانە نووسیوێتی ماوەی یەک هەفتەیە لە خانەباغەکانە و کەسانی کە خانەباغیان نێوانی کە لە دەرەوەی شارن، ینی بەرقی ئەم خانەباغانی خامۆش کردووە بۆ ئەوەی کە بەیانی ئەم شانۆی هەڵبژارنەیە خەڵک نەچنە سەیاحەت یا بۆ تەفریحی خۆیان و ینی بە هەر جۆرە نووسێتی کە دێ بە هەموو جۆرێک دەست بە شتێ دەبا بۆی کە بەشدار بن. بەڵام ئێمە هەر ڕێی نادەین نا بۆ جمهوری ئیسلامی
من پرسیارێکم نییە لە هەردوو بەڕستان لە کۆتاییدا خۆتان ئەگەر دەتانێت ئاماژە بە شتێکی نەوترا ببنن فەرموو کاک محەممەد فەرموو. من هەر ئەوەتان ئەرزکەم کۆماری ئیسلامی ئێستا پەنا بوو هەموو شتێکە بات لە ئیمامی زەمان دەسی پێ بکەین هەموو مەلایەک و هەموو ئاەتوڵایە ژێ وڵا دوێنە شەو ئیمام زەمان هاتە خەوم ئەگەر ڕێی نەدەن ئاوای لێدێ بنەماڵەی کوژراوەکانی شەڕ و ئێران و عێراق هاتنە خەومان ئەگەر ئەوان زیین و بێنەوە ڕێیە دەن ئەگەر ئەو کوژراوانە بێ ئاوا بێ ئەگەر نەیکەین ئەبێتە سووریە و ئەبێتە کوێ و ئەبێتە کوێوانە یعنی بۆ ئەوە لە خەڵک کێشن خەڵک بترسێنن کێشنە پای ئەو هەموو درۆ و دەلەسەیەکەکەن هەموو پیلانێکەکەن ئێمە هۆشیار بین و بە تایبەت لەو شارانەی کە دوو نەتەوە یا چەند نەتەوە هەن ورمێ کە هەم ئاشووری و ئەوانەی تێدایە هەم کوردی تێدایە هەم ئەرمەنی تایە هەم تورکی تێدایە کێشەکە ئەوەیە هەوڵان هەرکێتی خەڵکێکی زیاتر ببا دەڵێگەکەوێتە دەست کوردەکە هەموو شتێک لە دەست تورکەکە لە چێکەوێتە دەست تورکەکە لە کوردەکە ببورن تەلێفۆنی من ئەو شەو بەڵێ فەرموو کاک حەمە وا دیارە کێشەی ئێوە فەرموو ئێوە گەشتێکی نەوساوە هەیە فەرموو کاک محەیە نام پێم وایە داوای لێبوردنەکەم فەرموو کاک حەمەداتەوە من تەواو بوو زۆر سپاس کاک محەیە بەڕێستە فەرموو. من پێم وایە هەم بەشداربووانی پێشتر باسییان کرد هەم ئەوەیش کە لەو دانیشتە یاسا کە من و کاک محەممەد و کاک محەممەدیش بە دروستی دۆشتی باس کرد زۆربەی قسەکان کراوە بە نەزەری من ئەوە ئیتر بەیانی ڕۆژی تاقیکردنەوەیە ئەوە بەیانی ڕۆژی نمایشی هێزە خەڵکە بێ نمایشی هێز بدەن و سندوقەکان بایکۆت بکەن تەبعاً بەخۆشیەوە بەشێکی زۆر لە هێزە سیاسیەکانی کوردستان وابزان بە تێکڕا بایکۆتی انتخاباتیان کردووە ئەمە خۆی هەنگاوێکی گرنگە ئەگەرچی بەیەکەوە نەبوون بەڵام هەرەوەی کە بایکۆت کراوە و یەکدەنگ یەک شتیان و تۆ خۆی زۆر باشە چونکی دەورانی پێشوو بنەوەیەک بڕێک ئەوترا بچن بە نمایندگانی خۆتان ڕێ بدەن و یاشتی وا ئەوتراوە ئەم جارە تر بە تەواوەتی ئەو بایکوتە لەلایەن هەموو هێزە سیاسیەکانەوە کراوە و ئەوە خۆی جێگەی دڵخۆشیە خۆ زۆر باشتر بوو بەیەکیشەوە یەک ڕاگەیاندن بدرایەت کە هەڵبژاردنیان بایکۆت بکردایە بەڵام پێم وایە هەرەوەش کە بە جیاواتیش دراوە هەرەوە خۆی نمونەیە کە لەوە خەڵکی کوردستان یەکدەنگ ئەم جارەی شۆپوزارانی پێشوو هەڵبژاردنەکان و ئەو نمایشی کۆماری ئیسلامیە تحریمەکات و بایکۆتیەکات و ناڵێ کۆماری ئیسلامی سەرکەوتولی بێتە دەرەوە. زۆر باشە زۆر سپاس بۆ هەردوو بەڕێزان کاک محەممەد خاکی ڕۆژنامان و لێکۆڵەری سیاسی و بەڕێز کاک مەحیای رەجی ئەندامی کمیتەی ناوەندی کۆمەڵە سپاس و بەشداریتان زۆر سپاس بۆش داوای لێبوردن بۆ تکایە پامێکمان لە دەوروبەری سنە واتونوسێتی سڵاو باوەڕکەن ئەم چەند ڕۆژە کە نزیک بە انتخابات بووە زۆر بەجددی خەڵک ئیرادەی خەڵک زۆر جددی بووە و بەو انتخاباتانە حتا بۆ کاندیدانی کە انتخاب کراون کە هاتوونەتە نێو شار و دێهاتەکانەوە ئیجازەی قسەکردنیشیان پێ نەداون لە نەزەر خەڵکەوە ئەم حکوومەتە وەکو مافیا چاو لێ دەکرێت خۆی نەناساندووە. سپاس بۆ پامەکەی بینەرێکی تریش پامێکی نار من زۆر بداخەوە داوای لێبوردن دەکەم ئەو پرسیاری کە ناردت بەڕێز کاگە حەمەد ئەسکەندەری لەسەری باسی کرد حتمما دواتر لە درێژەی بەرنامەی تلڤیزیۆنی کۆمەڵەدا دووبارە دەبێتەوە دەتوانن گوێ بدەنەوە بە قسە و باسەکەی کاگە حەمەد چون پرسیارەکەت ئەو باسی کردووە. سپاس بۆ هەموو ئازیزانی کە پامیان نارووە بەشدار بوو سپاس بۆ هەموو میوانانی ئازیز. بەڵێ ئەمڕۆ ڕژیم سەرکەوتنی خۆی لە بەڕێوەبردننی ئەم بەناو هەڵبژاردنە لەوەدا دەبینێت کە بتوانێت ئەم پرۆسەیە بە ئارامی و بەبێ سەرێشە تێپەڕ بکات. ئیتر خەمی پێکهێنانی ڕیزی دوور و درێژی لە ناوەندەکانی دەنگدان و هیتری نییە. ئەندامانی سپا بە سیجیەکان ئەرتەشیەکان بەشێک لە دەست و پەیوەندیەکانی سەر بەدام و دەستگاکانی ڕژیم و نەماڵەکانیانە بۆ شکڵ پێدان بە نمایشێکی لانیکەمی بەردەوام بەردەستن و ئەم جاریان هەرەوەندە بەسە بۆ ئەوان وەیتر لەگەڵ کێشەی دەنگی من کواش بەرەوڕوو نابنەوە. جا تا و جێگەیەک پەیوەندی بە خەڵکی کوردستانەوە هەیە هەر وەک چۆن 44 ساڵ لەمەبەر
ڕفراندۆمی ساختە و فریوکارانەی حکوومەتی ئیسلامی ئەرێیان نای خومینیان یەکپارچە بایکوت کرد و ساڵانی دواتریش لە زۆر دیمەنی دیکەدا دووپاتیان کردەوە، ئەمڕۆ لێبراوانەتر لە ڕابردوو هیچ بەهاو گرنگیەک بەم نمایشی هەڵبژاردنە نادن. ئەم جارش بە نەچوون بۆ سەر سندوقەکانی دەنگدان و بایکۆتکردنی ئەو گاڵتەجارە لە ئاستێکی بەربڵاودا سەر لە نوێ نایەکی بەهێز و ڕاشکاوانە بەم ڕژیمی کوشتار و جەنایەتە، بەم ڕژیمەی سەبەبکاری هەژاری و برسێتی و بێکاریە، ڕژیمی پەرەپەدانی ئالوودەبوون بە ماددە هۆشبەرەکان و لەشفرۆشی، ڕژیمی دزی و گەندەڵی و تاڵەنچێتیە دەدەنەوە. ئەو تاقم و گروپانەی کە هاوشان لەگەڵ دەست و پەیوەندە گیرەخۆر و بەکرێگیراوەکانی ڕژیم هەوڵی گەرمکردنی بازاری گاڵتەجاڕی هەڵبژاردنەکانی کۆماری ئیسلامی دەدەن، ویان دەچنە سەر سندوقەکانی دەنگدان، بێگومان سبەی ڕۆژ شەرمەزاری زۆربەی هەرە زۆری خەڵکی کوردستان دەبن. بایکۆتی بەربڵاو و لێبراوانە و بەرچاوی نمایشی بەیانی 11 ڕەشەمە شایستەی ئەو خەڵکەیە کە 44 ساڵە لە ئاستە سەڵاتی ئەم ڕژیمەدا سربەرزانە خەبات و خۆڕاگری دەکەن. پێویستە خەڵکی کوردستان بە نەچوون بۆ سەر سندوقەکانی دەنگدان بایکۆتی نمایشی هەڵبژاردنەکانی ڕژیم بکەنە دیمەنێکی شکۆداری دیکەی بەزوتنەوەی شۆڕەشێرانەی کوردستان. هەر بژین و سەرفراز بن. جسم و جان بی پناهم